بەناوی خوای بەرز و بێهاوتە سڵاوتان لێ ببینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم ئەمڕۆ لەگەڵ هاوکارم شوان لە تەورێکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. زۆر سپاس شێدەخان بە ناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێ بێم کاتتان باش کامەران و ئاسوودە و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانمان لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی پەیوەندیدار بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە لەگەڵتان هاوین لە بەشی یەکەمی پرۆگرامەکەشماندا باز لەوە دەکەین با بزانین نەخۆشی کۆلێرا چییە و چۆن ئێمە خۆمان بپارێزین و ڕێنمایە تەندروستیەکان بۆی خۆمان بە دوور بگرین و نیشانەکانی چین چۆن هەست بکەین کەسێک ئەو نیشانانەی هەیە یا خۆت توش بووە و پەیوەندی بار بە بابەتی کۆلێرا و هەروەها چۆنیەتی خۆ پارێزگاریکردن و ئامادەکاریەکانی لایەنە پەیوەندیدارەکان لە یەکێک لە تەورەکانمانە کە تەوەری دووەمە باس لە ئامادەکاریەکان و هوشیارکردنەوەی هاوڵاتیان و هەروەها چۆنیەتی ڕێگریکردن لە زیاد بڵاوبوونەوە و کۆنتڕۆلکردنی دەکەین لە یەکێک لە پارێزگاکانی هەرێمەوە میوانێکمان دەبێت و قسەباز لەسەر ئامادەکاریەکان دەکەین و پەیوەندیدار هەر بە پاتای کۆلێرا لە جیهاندا پەتایە چۆن کۆنتڕۆل کرا ئەم نەخۆشە چۆن وای لێکرا لە کەمترین وڵاتیان بەداخەوە لە وڵاتانەی کە گەندەڵی و پیس و دەڵێن پیسپۆخلی زۆرە وەروە شوێنەکان خاوێن نین سەرچاوی ئاو و وەروەها سەوزەواتەکان بە شێوازێکی تەندروست لەژێر ڕێنمایە تەندروستیەکان بەرهەم ناهێنرێن ئەم پەتایە ماوەتەوە با بزانین لە جیهان چۆن کۆنتڕۆل کرا وەروەها چی بکرێت لە کوردستانیش ڕێگریەکی خێرا بکرێت لە کۆتاییە هەموو بابەتێکی تەندروستی پێویستی بە هوشیاریە نەوەک ترس. بەڵە بەرزان لەگەڵم سێتەورە سەرەکیشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت و کە میشەش سەرتا دەچینە لای بڕگەی کەشوهەوە فەرموون با پێکەوە بینەروی. بەڵبەرزان هاوڵاتێکی بەتەمەن لە ناحیە حاجی ئاوای سەر بە قەزای ڕاپەڕین ماوەی 6 ساڵە کە خەریکی چاکردنەوەی پاسکیل و ماتۆڕسکیلە. هاوکارمان ڕێناز ئەرسەران ڤیدیۆکی بۆ ئامادەکردین فەرموون با پێکەوە بینەر.
من ناوم پیرۆت خاڵە مەمەندە ئەسلەی خەڵکی دێلیژەم بەری مەرگەی موالیدم 1945 لە کاتی خۆی داگەهاتووینە ئێرەکانە لە پێش وێ قسەشدا هەر ئیشی پاسکیلانم کردووە لە بەری مەرگە ئیشی پاسکیلام دەکرد ماتۆڕم چادەکردن چەند ساڵان ئەو کەسبم کرد لێ بۆ لەگە ڕانگواستین بۆ ئێرەکانە هاتین ئێرەکانە لێرە دوکانێک دانایی خراپ پاسکیلم هەبوون هەر لەوێ لەگەڵ خۆم هێنام پاسکیل و ئەشیا و ئەمانە هێنامت بۆ ئێرەکانە وەڵا چوومە دوکانەکەیەوە بەڵام ئەو کاتەی لێرە یەک منداڵ نەیەزانی پاسکیل لێ خوڕێ هەچی سوار دەبوو دەکەوت هەچی سوار دەبوو دەکەوت دەبووستم ڕاستی کەمەوە وەڵا دەی وردە وردە هەمووی فێر بوو ئەگە فێر بوو ئەم کەرە پاسکیلیان کردن چون پاسکلم دێنان لە هەولێرێ لە سلێمانیا لەکن وێسوی عەبەکەی لەکەوی پاسکیلم دێنان پێم دەفرۆشن و دەمکردی دەم فرۆشتن هەتا ئێستاکانش ئەوە هەر بەردەوامم هەتا ئێستاکانە. پەنجا و پێنج ساڵ دەبێت دەی دەخڕم یەکەم کەس ماتۆڕم لێخوری بۆ ئێرەکانە بۆ بەری مەرگەی ماتۆڕێکی ئێرانی بوو ئەو دەمی زمانی بە سستێنی بوو لەوێ بە قاچاغی هێنا بوویان کریم بووان هێنامە بەری سەرسیان لە سەرسیان لێمەوەرگتن و بردم بۆ قەرتەپەم وەنداوان. ئەگە دەڕۆشتە خەڵی ئەمووی دادەرە تەماشان دەگرت ئیوا بەداتەکەم دێ کاکە سواریمە بە وەڵای بکەوی دەتکوژێ دەمو کاکە وەڵاهی لە هەموو شتێکی خۆشترا ئێستا سارەی نیسانی دەبڵم هەیە هەتا ئێستاکانە سوکانم بانەداوە بەس ماتۆڕی لێ دەخڕم ماتۆڕەکە ئیشی خۆش و عەزم لێتی هەتا مێنم دەبێت لەکنم بێ ماتۆر ئەوەش نەبێ ئێچکە دەکڕم. دووبارە سڵاتان لێ بیایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا باس لە نەخۆشی کۆلێرا یا خۆت ئەو حاڵەتێکی ئێستاکە لە هەرێمی کوردستان هەیە. پێش هەموو شتێک ئامانجمان وشارکردنەوەی هاوڵاتیانە بابەتەکە ڕەنگەوەندە پێویستی بە وشاری بێ بەڕاستی پێویستی بە ترس نییە. زیاتر لەگەڵ میوانەکەمان باس لە نەخۆشی کۆلێرا و نیشانەکانی و چۆنیەتی تەشخیصکردن و وەروەها خۆ پارێزگاریکردن لە نەخۆشیەکە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یاداش ساڵح پزیشکی پایە بڵندی هەناوی کە لێرە لەگەڵمانە کاگوتۆ زۆر بەخێر بن. نەخۆشی کۆلێرا تەواوە ناوەکیوانی هەر لای خۆمان ئەگەر پێناسەیەکی کێنیان زانستیانە بزانین کە ئەڵێن کۆلێرا مەبەستمان چییە چی ئەگرێتەوە بەچی ئەوترێ ئەم نەخۆشیە. بەڵام نەخۆشی کۆلێرا نەخۆشی کە دەرەنجامی بەکتریاوە دروست دەبێت بێترە بەکتریا ڤیبریۆ کۆلێرا ئەو بەکتریاش داواژێ بۆ چەند سترێنێک چەند سەد گروپێکی تر بەڵام بۆی کە زیاتر کاریگەری لەسەر مرۆڤ دروست دەکات مەترسیدار و تووشی نەخۆشیەکە بریتێت لە سترین ئۆ1یان ئۆ139 ئەم نەخۆشیە زیاتر بە نەخۆشی سەدەکانی ڕابردوو ناسراوە یعنی گرنگە لەم سەدەی ئێمە کە مرۆڤ پێشکەوتووە و ئەوانە پێویستە کۆلێرا بوون نەبێت لە ڕاستیە پەیوەندێکی بەهێزیە لەگەڵ ژینگەی پیسەوە بە تایبەتریش ئاوی پیس و خۆراکی پیس هەر لەو ڕێژەوە وازیرێتوانە ئەو نەخۆشەکە کاتێک تووشی هەوکردنی ڕێخۆڵەکانە بێت لە دەرەنجامی توشبوون بە بەکتریای ڤایبریۆ کۆلێرا تووشی چوونێکی زۆرە بێت لە مودەیەکی کاتی کە مابڕێکی زۆر لە کانزا ڤیتامین و خوێ و شلەمەی لە شێڕاتە دەرەوە کە مەترسی لەسەر ژیانی دەشێت دروست بکات. کاتێکا زۆر هەر جۆرە سوکچوونێک
کە سکچوونێکی زۆر بێت و پیسایەکەی وەکو ئاوا بێت ئێمە ئەتوانین بڵێن ئەمە کۆلێرایە مەرز نییە هەر کەسێک تووشی سکون بێمە وەکو کۆلێرا حسایی بۆکەین خۆی بۆ خۆی چەندین تایبەتمەندیشیە لەوانە بوون ئەو کەسە تووشی سکچوونێکی لە ڕادەوەتەوە لە مدەیەکی کاتی زۆر کەمە سکچوونەکەی میلێ و ئاوە کاتێک برنجە شوویتەوانێت جۆرەك لە ئاوی لە پاش بەجێمێنە میلێ و ڕەساسی و سپیە و بۆنی ماسی هەیە بەڵام سکچوونەکەی زۆر زۆرە لە جگە لەم سکچوونە ئەکرێت نەخۆشەکە مەسەلەن دڵتێکەڵاتن ڕشانەوە شەکەتی هەبێ ئازاری ناوسکیە بێ لە قۆناغی کۆتاییدان لە قۆناغی سەرەتایە ئازاری ناوسکن نییە خۆگەر مەسەلەنەوە هەر بەردەوام بێت ئەکرێت مەسەلەن تووشی دڵەکوتەبی تەنگە نەفەسی دەکا قاچەکانت بەهێزە بن بە دەرەنجامی ئەو پۆتاسیوم و کانزانێکی لە جسمت هەڕوات نەخۆشەکە مەسەلەن چاوێکە بە قوڵە پێستی چرز دەبێت لە هەمووی مەترسیداتوێت کە مەسەلەن میسکردنی کەمە بێتەوانێت کاتێک میسکردن کەم مانەوە تۆ زیان گەیشتۆ بە گوچیلەکان و مەترسی توشبوونی وشکبوونی گوچینەکان لەسرە بەڵام خۆشبەختانە لە دە کەس یەک کەس تقریبان بە سەختی گیرە ئەوانیت لە تقریبان لە 1975 ئەسڵەن هەر نیشانەیان یەکەیگرن لە بۆ جۆرە مەترسیدار نییە و خۆشبەختانە ماگەر مەسەلەن چەند مانگی پێم پێش بکەینەوە دواوە کۆرۆنامان هەبوو جیاوازی ئەم کۆرۆناوەیە ڕاستە ئەمیش بە شێوکی خێرا نیشانەکانی دکتۆرێک کە باسێک لە کۆرۆنای هەبوو ئەمە تۆزێک سکچوونەکەی دیاریکراوەتی ئەمە ئاویە و سکچومانەیە سەوزە ئەمان مەسەن زەرد هەمان بۆنی ناخۆشە ئەمە زۆرە تایبەتمەندیە سکچوونەکە بەڕادێکی زۆر سکچوونەکە دەچێت و پێسچوونەکەشت مەیلە و ڕەساسی و ئاویە جیایەکە دەچوونەکانی تر بەڵام چارەسەری هەیە خۆشبەختانە پێشینی باس لە خاڵێکی زۆر گرنگ کرد لە سەدەکانی ڕابردوو لەبەرەوەی پێشکەوتنی ژیاری مرۆڤایەتی لە قۆناغێکا بۆ ڕەنگە درکی بە هەنێک بابەت نەکرد بێ ئەم بەکتریایانە با بڵێن فەزای گەشەکردنیان ئاسانتر بووە ئێستا نەماوە یان نتوانین بڵێن بۆچی ئێستا ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستانەیە ئایا هۆکارەکەی پێوەستە بە لاوازی لایەنە پەیوەندیدارەکانی یاوە خۆت ناهۆشیاری ئێمەی هاوڵاتی لە بەرهەمێنان و لە ئاو خواردنەوە بگرە هەتا کۆمەڵێک بابەتی تر هۆکارەکەی من پێم وایە دوولایەنە بەڵام تۆ تووشی سەرێشەکەم بەس باسی لە ڕووی زانستی فیزیشکیەوە لە ڕووی زانستی پزیشکیەوە هۆکارەکەی تەقریباً دوولایەنە بەڵام بە گشتی زیاتر پەیوەندی بە ئامادەکاری سازکردنی و ئاوەیە کە دەوڵەت دابینیەکە مرۆڤەکان تاکو بیخۆنەوە ئەم نەخۆشی زیاتر لە وڵاتانی جیهانی سێمایە وڵاتانی کە مەشاکلی حکومڕانی مەشاکلی سیاسیان هەیە خود لە جەنگان واتە مەسەن قەت گوێت لێ نابێت لە وڵاتێکی سەقام گیرابوون و وڵاتە ئەوروپیەکان نەخۆشی کۆلێرا نییە یان لە بەریتانیا 1954 نەماوە شتە لێرە بۆ هەیە لەبەرەوەی سیستەمی ئاو خواردنەوەکەمان بەو شێوە زانستی ئەستانداردنێک کە لەم ڕۆیە گرنگە هەبێت بۆ مرۆڤ لەبەرەوە بە ئاسانترین شێوە مەترسی پیسبوونی ئاوەکەمان هەیە ینی تۆ چەمی دوکانمانێت دەربەندی خانمانەوە چەندێک مەسەنە وتەکەم ئاوەشیاو نییە بۆ خواردنەوە پاکش نییە چەمی تێچێنەوە فتەرەکەی مەزبوون نییە لەبەر تۆ لە هەموو دقەکە ماڕێزی بۆی نەکرد کۆلێرا ئەساساندان چەندین بەکتریاتر ئاڕازەوەی کە بێتە ناو ئاوەکە تۆ تووشی هەوکردنی ترت بکە لەبەرەوە دەوڵەت بەڕاستی ببیر لەوە بکاتەوانە کە سیستەمی ئاو خواردنەوەمان بە شێوێکی ستاندارد بێت کە نەک تەنها لە ڕۆ فیزیایەک و لە ڕووە بەکتریاکیشەوە ئیشێکی باشی لەسەرکە بۆی کەیتر تووشی ئەم نەخۆشیانە نەبین کە مەفروزە کۆتاییان پیاز بێت باشە کاک دکتۆر ئایا ئەمیش گواستنەوەی ئاسانە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر و بە چ ڕێگایەک دەگوازرێتەوە ڕێگای گواستنەوەی ڤێبریۆ کۆلێرا خود نەخۆشی کۆلێرا لە ڕێی دەم و پیسایەوە واتە مەسەن لە ڕێی دەستلێدانەوە ناگوازێتەوە کەسێک توش و بێتەوە بێمەسەن کۆنتاکت لەڵم کەسایە هەبێ تووشی نەخۆشی کۆلێرا نابێت بەڵام چۆن توش دەبیت بە دوو شێوازمانەیە شێوازی ڕاستەخۆ و ناڕاستەخۆ ئەگەر تۆ ڕاستەخۆ ئایا بخۆیتەوە ئاوەکە پیس بێ بەهۆی کۆلێراوە توش بی یاخود ناڕاستەخۆ ئاوە تۆ بەکارت هێنابێت ئاوەکە پیزە تۆ لە ماڵەوە بەکارتنە بۆ قاپشتن باش قاپەکە جوانشتنە بۆتوانێت چەند بڵۆ بکاوی لەسەر و قاپ بەکارنی بۆ خواردن یاخود بەو ئاوە کە توش بووە بە ڤێبریۆ کۆلێرا تۆ خواردنی پێ ئامادەک یاخود دانی پێشوت ئەمە ڕێگەی ناڕاستەخۆی گواستنەوە یاخود بۆ نمونە تۆ لە چەمێکەی لە کانیەکەی لە گۆماوەکەی یەکێک تووشی کۆلێرا بۆ سراوشتی دەست نەکەوتووە مەسەن لەو شوێنە پیسایەکشەی کردو و چەند پشتێک چۆتە ناو ئاوەکەوت و لەو چەمایە دەست دەشوێ بزانم مەلاوەندە خێرایە تەواوی ئاوەکە پیسکات بڵاوبوونەوەی بەکتریاکە لەبەر ئاو بەردەوام لە گۆڕانە یان تۆ یەک دڵۆپت بەسە بۆی کە تووشی هەوکردنی ڕێخۆڵەکانت بیت لەبەرەوە مەسەلەن لە ڕێی ئاوە کاچێت نادەم لە ڕێی خواردنەوە لە ڕێی سەوز و بیوەکە نەشرابێت بۆچی بەردەوام لە وەرزەیە ئەم کۆلێرایە سەر هەڵەیەتەوە بۆ لە وەرزەکان خۆ لەوانەیە وەرزەکانی تریش هەر هەمان ئاو بەکارەهێنرێت
ئێمە بەگشتی چیمانێ ئەوانە کە تووشی نەخۆشیمانەکەن بەکتریامانێ ڤایرۆسمانەی پێشەنگیمانێ کە ڕوومانێ و لەمان زیاترەوان کە زۆرتر مرۆڤ تووشیانە بە گیر و دێبرسیان و برتێ لە ڤایرۆس و بەکتریاکان سروشتی ڤایرۆس وایە لە زستانە هەیە سروشتی بەکتریاش وایە لە هاوینە هەیە لەبەرەوە سۆڕی چالاکی بەکتریاکان لە شوێنی گەرم و لە هاوینانە لەبەرەوە ئێمە گەردیقەت بی لە هاوینانە نەخۆشی سکوتون و ڕەشاوانەمان زۆرە بۆ لەبەرەوەی چە بەکتریاکان چالاکترن لە زستانان و لە وەرز سەردەکانان پەتای وەرزیمان زۆرە بۆ لەبەری ڤایرۆسەکان چالاکترن بۆ کارهەیە گەڕێتەوە باشە گەرماش کاریگەری نابێتە سەرە بچوون و ڕشانەوەی زۆر جار ئەو تێ لە ڕێ گەرماوەیە با زۆر چونە دەرەوەتان نەبێت گەرمای زۆری چونە بەرخۆری زۆری ژوێتە مەسەڵی کە تووشی هیچ ستڕۆک بۆ بەنزێکی پێویستە تیشتی خۆڕۆندا بەهێزی داوە شەکەتی کردووە ئەمەش بۆ خۆی بەتەوەی سکشون خۆر بردوێتی بەڵە بەڵای واژە بێتەوەی سکشون ئەین بەڵام تقریبەت خۆی مە لە ئێستاە تقریبەت تاکو دوێنێ کۆی بەڕێبەری تەنووسی ئیسلامی ڕاگەیان نزیکەی 8 بۆ 9,000 کەس تووشی پەتای سکشون و ڕەشانەوە بوو خۆ مەرز نییە هەموو ئەمانە پشکنیا بۆ نەکراوە 9,000 لە هیچ وڵاتێکشەوە ناکرێت 9,000 پشکنی کە بزانێمە کۆلێرەیە کۆلێرانە بە چ ڕێگایەکەەوە پشکنی نەکرێت ڕێگای تاقیگە سامپڵێک لە پیسایەکە وەرەگری ئەنێری بۆ تاقیگەی ناوەندیش نەک ناقیگەیشی ئاسایی خۆمان بۆ لە بڕێم نەخۆشە پێوتر نەخۆشی نۆتیفایبڵ زیاتە ئەو نەخۆشیانن کە علامات ئینزار لێ درێت لەبەرەوەی مەترسی بڵاوبوونەوەی زۆر خێرایە دەبێت ناوەند واتە مەسەلەن بەغداد یا خۆزای تەنووسی لەسەرەوە ڕابگەنجە لەبەرەوە مەسەن سامپڵێک لەمە وەرەگیرێت و ئەیبا بۆ تاقیگەی ناوەندی لە تاقیگەی ناوی لەژێر لە کۆڵناوسیەکی دواتر دەرەکەوێت ئەمە کۆلێرەیە کۆلارانێ وەکو باس مەرزنی هەموو چون ڕشانە کە لێسا هەیە بە کۆلێرا دکتۆران پشکنی نەبوو بورەتەنا لە ڕێی پیساییەوە دەکرێت لە ڕێی پیسایەوە کرێت بەڵ ئەی بۆ ئەمیش وەکو کۆرۆنا گرنگی پێنایەن و بەڕێگەی خوێنەوە ناکرێت لە ڕێی خوێنەوە مەسەن زۆر دەرناچێت مەسەن تۆ لە ڕێی خوێنەوە نەکرێت بۆ نمونە ئارازەکانی دۆزیتەوە بۆ نمونە کەسەکە سوشونێکی زۆری هەیە بۆ پۆتاسیۆمی دەڕۆشتو ماگنێزیۆم کالسیۆمی دەڕۆشتووە کوچەکانی سەزوو لە ڕێی خوێنەوە توانی بی بەم دەرەنجامە بەڵام دەیەوە گرنگترە دکتۆر ئاخر تۆ خۆ بزانی سەرچاوی بۆ نمونە سزبنی گوچیلەکانت کۆلێرا یا شتێکی ترە کە جیاوازی مەسەلەن تۆ ئەو کاتە پێست بووە عیلازەکە چی بیت کۆلێرا بە عیلازێکی دیتە شتێکی تر بێ بوون هەوکردنی ڕخۆڵەکانمانە دەرەنجامی پەڕەسایتەوە ئەتەم بە ئەستۆلێتکە چارەسەرەکەی جیاوازە خۆ دوشێنەکرێت گوچیلەکانی سس بکەن چێ وشی بەڵام تۆ مەفرۆزە بزانیت هۆکاری سکشونەکە چی وێ بزانێ عیلازێکی پێ بێت دکتۆر کۆلێرا تەنها کاریگەری لەسەر سستبوونی گورچیلەکان هەیە خود کاریگەری دەکاتە سەر بەشێکی دیکەی جەستە بەگشتی کاریگەری لەسەر گوچیلەکان دروستەکەت لە بڕۆی مواد کانزایەکی و ڤیتامین و ئاوێکی زۆر لێڕە گوچیلەکانش بێگومان پێویستیان بە فیلترێشن هەیە پێویستیان بۆ ئاوا لەبەرەوە بە پلەیەک کا لەسەر گوچیلەکانەکە کاگنەکەش هەر بریتێ لەو ئاوڕۆشتنی کە لێ دەڕۆن ناگەتەوە ئیز قەربیشی باشیش لەمانەکانی لەش بکەیتەوانێت لەو مەترسیش بە دوورەبی زۆر باشە دکتۆر یعنی بابەتەکە بابەتێکی تەندروستی و پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوەی بەڕاستی ئەمە ئامانجمانەوەی زیاتر هاوڵاتیان وشار بنەوە نەترسن نامەوێ ینی هەر بەڕاستی هاوڕێک هەر وەکو تەندروستی بووی ئەو چارەسەرانەی بۆ کۆلێرا وەروە ئەو تاقیگانی کە نەخۆشی کۆلێرا تێدا تەشخیصەکەی لە بەشی وڵاتەکان هەر دەرگاکەیان داخستووە چەند ساڵێکە چویشیان پێینەوە توانیمە لە هەرێمی کوردستان وێڕایە و بارەدۆخەنە هەموارانەی هەیە بەڵام لە کۆتاییە کۆمەڵێک گڕوتین و دڵسۆزی ئەبینرێ لەلایەن پزیشکان و لایەنە پەیوەنددارەکانەوە ئاستی چارەسەرەکان وەروە تەشخیصەکان و چۆنیەتی ڕێگریکردن لە زیاتر تەشەنەکردنی و چارەسەرکردنی ئەوانشی توش بوون هەیە لە کوردستان ینی دڵمان بەوە خۆش بێ نەترسین خۆشبەختانە لەوەیە باش ئەم نەخۆشی کۆنە مادەم نەخۆشی کۆنە چارەسەرەکەی زۆر ئاسانە بە دوو شێوە توانین ئێمە ڕێگیر بکەین لە زیاتر تەشەنەکردن و بڵاوبوونی ئەم پەتەیە بەشێکیان جێبەکردنی و ڕێنمانەیە کە بەکاردێت بۆ نەگرتنی نەخۆشیەکە بەش دیوان لای نەخۆشخان و ستافی پزیشک و کارمەندانە کە برتێ لە چارەسەرەکی بەنسبەتی خۆپارێزنەکەی مەسەن زۆر گرنگ ئێمەوتمان لە ڕێگەی پیسایی و دەمەوە بازوت کەواتە لە ژینگەی پیس و ئەوانەیە ئاژی کامن ئەو ژینگانە بۆی ڕەنگە سە بەشێک لە وڵاتیان بزانن ینی بۆ نمونە من مرۆڤێکی سالممە چمە شوێنێکەوە چی لێ بێ ڕەنگە هۆکار بێ بۆی من توش بم زیاتر لە کام ژینگانەیە هەیە و بەک باسک ئاوی پی سەوزەوات چی تریش تاوان سەرەتا تۆ کە لە شوێنێکە کۆلێرا بڵاو بۆنێک لە دەروی ئەو شوێنی هەوڵ بە سەفەری ئەو شوێنەکەی مودەی کاتی تا کۆلێراکە نامێنێت ئەمە یەک دوو بەس چەندی پێچی ئەگەر خولەکەی سوڕ خۆلی سووری کۆلێرا بریتێ لە 6 بۆ 8 ڕۆژ بەدەک چارەسەری خۆنەکەی چارەسەری خۆن درێژای کەشێت ئەی تقریبا زۆربەی ستون شانەکان سوورەکان هەفتەیەک لەو دووربەرە کەواتە لە دەری ئەو بازنەی کۆلێرای تۆ جەناب مەسەن سەفەر مەکە تاکو مودەی کاتێەوە کۆلێرای کۆتایی پێیەک دوو هەوڵ بە کاتێک ئاوە خۆیتەوە دڵنیا بە لەو ئاوە پاکە کەواتە لەم کاتەیە گرنگە چی بکەینێمە ئەو ئەوانە بخێنەوە کە سەرەکان قەپاتە
ئەوانی کە ئەوانی کەپسە ئاگ مەخۆرەوە کە سەرەکەی بۆ هەڵبسڕاوە بەکارات و یا بۆ تێکرێتەوەوانە دوو هەڵبل دکتۆرفان بۆی هەر لە ئاوەکەی ڕەنگە زەرور ئەگەر ئەو ئاوەی بسم بکوڵێنرێت ویستم باسی پڵان زۆر باش سێ مەسەن تۆ لە ماڵ ئاوە خۆی ئای بەر ئابەکارێنی فتەرت نییە باش قەیناکێشێنە فلتەر مەز ئاوەکەت بکوڵێنە بۆ لەواسێ سەرچاوی ڕیسیەکە کە پیس بوو بێ و کاتە گرفتەکە زیاترە و کاتە بەچی چارەسەر بێ بە کوڵاند نتوانانی مەسەرەن یا بۆ دەوڵەتوانە کلۆری تێکە کەواتە ئاوەکەت پێشی بەکاری بێنی چ بۆ قاپشتن چ بۆ دانیشتن چ بۆ خوارد نامەزکردن بۆ مدەی دقەیەک با بکوڵێنرێت سێ سەوزە و میوەکان ئەگەر بتوانانی لە دەرەوە جارە نان مەخۆم فترەیە لە دەرەوە لە چێشخانەکەن هەڵ بە زۆرترین ژەمە خۆراکانت لە ماڵەوە بێت ناچار بێ دەرەوە بیخۆی سەوزە و میوەکان مەخۆ لە ماڵەوە خواردە زۆر بەشێکی باش بیشۆرەوە بەس لە سەوزە میوەکان دکتۆر ینی کێشەکە لە ناوئاخنی سەوزەکەیە ینی ئەکرێت چی بێتە ناو ڕێگەکانی یان پێوەی بێ نەشۆرابێتەوە کێشەکە لە زۆربەی سەوزەی وڵاتی ئمە بە ئاوی زێرا باوەدرێ بەکتریاکە ناو سەوزەکەەوە خۆی ئەسڵ نابێت ئاوی زێرا تۆ سەوزاوە بێت چۆن شتی وایە تۆ ئایپیسایی شتێکاوە بێت کە دوای خۆ دەیخۆیت بڕ تا توانی سەوزە میوەکان فترە تۆزێک دوورکەوەی تاکو ئەم پەتایە نامێت چوار لە چەم و کانیا و مەلەوانگەکانە تۆزێک دوورکەوە بۆ کەسێک کە تووشی پەتای کۆداری بێچێتە مەلانگە و مەلاکە لەوەچ حوزەکە پیسکاتەوە بوون لە کاتی مێکنە ئاوچێتە گوێتەوە چێتە چاوتەوە چێتە لوت و قوڵتەوانێ احتمال بەکتریاکە وەرگیت لەبەرەوە ئەمە ڕێکاران کە ماتوانی بیگیران بەجگەلەوە مەسەن کاتێک کە نانەخۆ یا لە تەواالێتی دەروانێ بە ئاو سابوون دەستەکانت باش بشە وای بیچەکە ئەگەر ئەمە دەست نەکەوت ئەتوانی چی بەکاربێنی کحولمان هەیە دەستەدا شەستەرەوەی بۆ کۆرۆنا بەکارمانێنە ئەتوانین ئەوە بەکاربێنی لە جێگەی ئاو ساون ئەو بەڕێزانانی کە نەخۆشەکانی تووجوبی کۆلەرا بوون و کۆنتاکتیان لەگەلان هەیە لە نەخۆشخانەکانە چاودێریانەکە زۆر گرنگە دەستکێش لە دەستکەن دەمامە بکەن و دەستیان باش تاقیم بکەن پێشەوەی دەست بەنهار شتێک کە بخورێتەوەێ ئەمان ئەو ڕێکاران کە هاوڵاتی لەسەر ئاسی تاکەتوانێت بیانگرێتە بەر بۆی کە تووشی نەخۆشەکە زۆر جارکار دکتۆر تاکی ئەمە کە تووشی سکچوونە بێت لە ماڵە خۆی هەنێ عیلاجی کوردەواری بەکارێنێ بۆی سکچوونەکەی ڕاگرێت ئەڵە بەوە باشە بێت کەواتە تا چەند گرنگە لەم نەخۆشیەدا کە خەڵکی هۆشیار بکرێنەوە کە کۆلێرا بە نەخۆشی کوردەواری چارەسەر ناکرێت لەوانەیە کەیستان هەبوو بێت کە لە ماڵەوەم چارەسەرانی کردوێ بەڵام دوجار هیچ سوودێکی نەبوو کار گەیشتۆتە ئەوەی خەریک بۆ کە گورچیلەکانی بوەستێ بۆ کاتە گەێنراوەتە نەخۆشخانە طبعاً زۆر گرنگە کاتێک کە کەسەکە تووشی سکچوونە بێت لە مودی 24 کاژێرا لەویش گرنگتر لە مودی 4 ساعتێکەمە بگاتە نەخۆشخانە بۆ ئەو 4 ساعتێکم پێوترە گۆڵدن پێدوێتە کاتی ئاڵتونی تۆ لە 4 کاژێرا گرنگە قەرەبووی هەموو ئەو کانزا ڤیتامینشلەمەی بۆ بکەیتەوانە کە لێ ڕۆیشتووە بەچی قەرەبووەکرێت باش بە دوو جۆرە طبعاً یەکەم جار پۆلینی نەخۆشخانەکەن بۆ سەر سێ گروپێکیان زۆر بە شێوەیەکی خەفیفی گرن گروپێکیان وەسەط دەگرن گروپێکیان بە شێوەیەکی دژوار نەخۆشیاگرن ئەمە چۆن جیاکەن و کۆمەڵێک بنەمای پزیشکیمانێ ئەوانەی بۆ نمونە ئاگایان تێکچۆ و خەریکاستنە کۆما و چاویان زۆر قوڵ بووە و لێدانی مەسڵەن پەڵسیان نەماوە و شەکەت بوون و ناتوان بڕ ئەمە قورسگرتوێتی ئەمە یەکسەرە بێت لە ڕێی ئینتراڤینس فلۆت سواتە مەغەزیدانان ئەوانەی مەقەڕی بکەینەوە کەواتە دکتۆر بۆی هەیە کەسێک کە توش بە یەکسەر بە ناڕەحەتی بگرێت کەسمان هەیە کەیت مەسەن لە شۆکایە بە کۆماوە هاتووە بۆ چەند ڕۆژێکە وایە یەک دوو مەغەزی وەرگرتووە و تێتی خۆی تێپەڕە چاگە بێ ڤایرۆسە سەرمان بووە کاتێکە نەخۆشخانە لە پۆلی بۆ کەوتووە من مەبەستەکەمەوە بوو کە لەوانەیە کەسێک تووشی ئەم پەتایە ببێت یەکسەر بە شەدید بیگرێت نانە مەرز نییە کە کۆمجاکە تۆ ئەبێ ئاوێکی بار لە زمە ڕۆشت بێت ئەو کاتە تاو شەکە دەبی ئەنجام کەواتە دکتۆر گریمان وەکوی نەڵێن خوا نەخواسە من بۆ نمونە ئێستا بەکتریایی کۆلێراکە چێتە نێو جستەی منەوە بۆی ئەکتیڤێت و کاریگەریەکانی لەسەر من دەرکەوێت چەندێکی پێویستە چەند کاتژمێریان چەند ڕۆژێت بۆی تر من هەست بکەم حاڵەتەکەم تێکچۆ بەکتریان وەرگرتووە بەزەبەت کاتێک دیاریکان نیە بڵین بۆ منە کاتێک بەکتریاکاشێ لەشتەوە لە مدەی ساعتێکە 2 ساعت 3 ساعتە نیشانەکانی تیا دەرەکەوت ئەبێ بەسوون وەکو ستانداردێکی پزیشکی زیاد چەند ڕۆژ 24 ساعت ناکەیانە هاتنە لەبەرەوە شەکەوات دێ مەسەجی چوونەبی گرنگە لە مای 4 کاژێریەکان سەر بگەیتە نەخۆشخانە بۆی قەرەوی ئەو کانزا ڤیتامینشلەمە لێ بکەینەوە کە لێت ڕۆیشتووە کاک دکتۆر کاتێک کەسێک کە تووشی سکچوونە بێت لەوانەیە نیشانەکانی دیکەی نەبێت ئەو کەسە بۆ نمونە لە خلالی 24 کاتژمێرە چەند جار ئەو سکچوونیان سکی چوو بێت ینی هەست بەوە بکات کە ئەمە کۆلەرای وەرگرتوێتی دووبارە بۆ مەش مەسەن ڕێژێکی دیاریکرامانە هەمانە 10 جار سکێچێ بەڵام هەر جاری بڕێکی زۆر کەم سکێچێ بەڵام هەوانە 3 جار سکێچێ بەڵام ئەوەنەی لێچێتتر جسمی تاوش بێت ویشتیان ئامێرە خۆڵەکانی کەواتە لە زانستی پشکی قسێکمان هەیە لە زانستی پزیشکیاڵەیە یەک قەت ناکاتە دوو لەبەرە ئەو مەسەلەن
تایبەتمەندی لە بەڕێستایە لە کەسێکی ترە بەو جۆرە نیە ئەو چارەسەری بۆ بەڕێز بەکارە مهمان نەخۆشی لەواشە سوودی دەبینی بەڵام مەسەنە کاکراوچە سوودی نەبینە بەڵام زۆر گرنگە گەر زیاد لە 5 لە مای 4 کاژێرە سکشنێکی زۆرت هەبوو عادەتەکەی زیاد لە 5 بوو سەردانی نەخۆشخانەکەی گوی دڵای تۆ لەکایەمە کۆلەرەیە کۆلەرانیە و چارەسەری پێویستی سەرەتایی وەرگریت دکتۆر پێشتر ئاماژت بەوە کردوتە کەسانێکن کە دەگەن لامان شۆک بوون ینی مغەزیان بۆ بەکارێنی زۆر باشە لە چه حاڵەتێکی کۆلێرەیە ئەنتیبایۆتیک بەکارێنن لە هەم حاڵەتەکان ئێمە ئەنتیبایۆتیک بەکارێنین بۆ لەورە ئەنتیبایۆتیکەت دوویشمان بۆ یەکەم سوڕی کۆلەرەکە کورترەکاتەوە هەفتەکەت بەسەن بۆکە بۆ 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژ واتە مۆداکەی کورترەکات لە ناوی نابات لە ناوی نابات کوردیەکاتەوە زیگەلەوە تەڵانی وەکچی بەکارێنین ئەنتیبایۆتیک وەکو پرۆفیلاکسس واتە چارەسەری لە ناوبردن نیە بەڵکو سوڕەکەت بۆ کەمەکاتەوە یارمەتە دژواریەکەی کەم بێتەوە دە سڤیرەتی نەخۆشەکەشت بۆ کەمەکاتەوە گرنگترین وتمان نیشانە لە کۆلێرای بریتە لە سکچوون زیگە لە دوای کۆمەڵ نیشانی لاوەکەشیە لەبەرە گرنگترین چارەسەریز لە کۆلێرایە بریتە لە ئاو خواردنەوە و قەرەبکردنی ئەو شلەمانەیە کە دەڕۆ ئەوە بە دوو ڕێگەیە ئەوانە کە هێواش گرتویان یاخە بە وەسەڵی گرتویانە بیراوی ORSمان هەیە کانزا ڤیتامیناتی تایە هەر کیسێک مەسەن لە دەرمانخانەکانە هەیە نەخۆشتوانە خۆی بیکڕێت هەر کیسێکە خاتە لیترێک ئاوە جارسکی و پەرداخیشی لێخواتەوە ئەمەی دەست نەکە خۆی توانێت شتێک ئامادەکە نیو کۆسکی چا خوێ لەگەڵ نیو کۆسکی چا 6 کۆسکی چا 6 دانە شەکر واتە لەمایان نیو کۆسکی چا خوێ لەوتریان 6 دانە کەوچکە شەکر تێکەڵەکە جیراوێکی لە دووزەکات کاتێسکی و پەرداخیشی لێخوات کەسێک نەخۆش شەکرەیە بۆ مەزیانی بۆی نابێت ئەو کاتا توانین مەسەرەن شەکرەکەی کۆنتترۆلکەین و حساباتی بۆ بکەین و بزانین شەکرەکەی لە سەنە بەپی ئەوە مەسەن مۆزی بەڵاواسی یا ئۆڕێسەکاتوانە هەر پێوەست بم بابەتی بەڕێزەوە پرسیارەکەی هاوکاریشم کە باسی لە دەرمانی کوردەواری کرد زۆر جار باز لەوە کرێ کۆمەڵی خواردن هەیە بەرگری جەستە بەهێزەکەن واتە دەرمانین هەر بەگشتی چۆن ڕۆژان تۆ شتێکە خۆی لە زانستی پزیشکی ئاماژە بە هیچ جۆرێک لە کاربۆهیدرات یا خواردن یان جۆرێک لە بابەتی دیاریکراو کراوە بۆ کەسێک کە هەڵگری با بڵێن ئەم بە کۆلێرا بێت بەکاری بێنێت هیچ ناتۆزێک بەرگری جەستەی بەهێزکاتەوە یان کۆمەڵی خواردن هەبێت سوودی هەبێ بۆمان بەهێزکردنی خۆی بەگشتی کۆمەڵە خواردنمان هەیە سیستەمی بەرگریمەوە ینی بەرزەکاتەوە سیستەمی بەرگریمان چالاکترەکە ئەوانە کاوانە ئەو میوانن یاخۆ خواردنان کە ڤیتامین سیانتیایە ڤیتامین دیاتێ ئەو کوشی مەسە وەکو لیمبۆ وەکو نارنج وەکو پرتەقاڵ وەکو بیبەری شیرین ئەمانە ڤیتامین سی و ڤیتامین سیش بۆ بەهێزکردنی سیستەمی بەرگریمان گرنگە بەڵام ئەمانە ناتوان وەکو بەدیلی چارەسەر لە کۆرۆنای خولەر نەخۆشی ترا بەکاربێت لەبەرەوە تۆ زۆر گرنگە بەس شلەمانی بخۆرەوانێ قەرەبی ئەو شلەمانی کە لێت ڕۆیشتووە لە کۆلێرایە ئەوان تیش بەکارنێنیت ئەنتیبایۆتیکەش بەکارنێنیت نمونە باشە بیتوانێت بەڵام گرنگە لە سەرەتایە و زوو فرێ خۆت بکەیت ئەی بۆ نمونە ئێمە لە کۆلێرایە بۆ هەر کیلۆیەک 250 میل شلەمەی لە جستی مرۆڤ کاڕاتە دەر ئەن بۆ نەگەرە و کەسایی کە تووشی کۆلێرا بۆ 100 کیلۆ بێ 25 لیتر شلەمەنی لێڕوە 25 زۆر لەبەرمە کاتێک قەرەبی نەخۆشەکەن و نەخۆشمان هەیە لە 24 کاژێرە زیاد لە 20 بڵی مغەزی بۆ بەکارێن تۆزێک قەچی وامان نەکردووە بینواتە نەخۆشەکان مخۆشیان پیان سێ لە کاکتۆر 20 بڵی مۆرگرتووە زۆر بەس بۆ لە کۆلێرا دەبێت تۆ یەک لە سەر چواری کێشت ئاوت لێڕوە لە 100 کیلۆ 25 لیتر ئاوت لێڕاوی بەردەوام قەرەبوو بکەیتەوە لەبەرەوەی مەزگەلێکە مغەزی وڵاتە بەردەوام خۆشت لە دوای هەناسم بە نەخۆشەکان لەم هەناسە سەنێ گرنگە لە کۆلێرا ئاو خواردنەوە نەگرنگە بەڵام کاک دکتۆر ئەم ئاو خواردنەوە زۆر جار ئادەن هەر ئەگەر کۆلێراژ نەبێت کەسێک کاسای گەر تووشی سکچوون بێت زیاتر تینووی ئەبێت زیاتر ئاوە خواتەوە کەواتە ئەم ئاوانە ئەم ئاو مەعدەنیانە ئەوانە ئەتوانین بڵێن کە تەن دروستن لەو کاتەیە زیاتر ئەوانە بەکاربێنێت چونکە ترس لە بوونی بەکتریا هەیە لە ئاوەکەدا وەگەوی کە لە سەرەتادا بەڕێزدا ئاماژەت بکرد طبعا وتمان ئەوانە زیاتر بەکاربێن کە سەریان داپۆشراوە کەپسن واتە تۆ یەکەم کەسی ئاوا کاکیتەوانێ ئەوە باشترە لە ئاوێکە چەند جارێک بەکارێت یانەوێت ئاوەکە بکوڵێنرێ و بخرێتە بکۆنڕێتە زۆر باشترە گە بتوانانی بەدەر لە میکرۆبە زیان بەخشەکان لە ئاوە کوڵاوەکەیە لا چەند سوود بەخشەکانیش لا ناچن بە کوڵان دکتۆر زانیاری وایە نییە باشنەڵ کەواتە لەو کاتەکەمی ماومانە دڵنیام ێستا ڕەنگە هاوڵاتیان بەگشتی کاتێک کەڵێ نەخۆشی کۆلێرا لە ڕابردووە لە بەرەوەی سیستەمی پزیشکی زۆر بەهێز نەبووە زۆر ترساون لەوەی ڕێژەیەکی زۆر خەڵک بووەتە قوربانی لە ئێستاە بەگشتی با بڵێن بۆ هاوڵاتیان پەیامێک کە ڕەنگەوەکو پزیشکێک لە ناو بارودۆخەکەیای ترسی ئەوێ دەمە یا هەر خۆپارێزیەکی سادەیەوێت و خۆشبەختانەوە باست کرد چارەسەرەکانیان
کۆرسەکانی چارەسەرکردنی نەخۆشی کۆلێرا لە نەخۆشخانەکانی هەرێم بەردەستە بارودۆخی تەندروستی لە هەرێمی کوردستان باشەوە بۆ بابەتە. هاوڵاتیان زۆر گرنگە ئاوڕاستی بزانن کە یەک نەخۆشیەکە نەخۆشیەکەی کۆنا ئەزانین چییە چارەسەریشیە. دوو لە 1970 جوانی کە تووشی کۆلێرا مەسەڵی نیشانەیەکیان نیە. لە سا 25ەکەی تریش پۆلێنەکەن بەسەر سێ گروپە خەفیفێگیرێ وەسەدیگیرێ دژوارەگرێ. ئەوەی دژوارەکە لە 5 بۆ دە تێپەڕ ناکرد. زۆر گرنگ کاتێک تووشی چوونە بین مثل لە ڕۆژێک زیاتر لە 5 جار سکەس ڕۆیشتووە و خەریکە شەکە دەبین خۆت هەر لە ماڵ پێش بێت نەخۆشان دەست کە باو خواردنەوە وەک سەستەدای نەخۆشخانە بکەت وەک کە بزانین کۆلەرەیە کۆلەرە نایەوە ئەمەش لە ڕێی مغەزیەوە هەنێ خۆ لە ڕێی گیرای و ئاڕێسەوانە توێن قەرەبوویش لە مەکان بکەینەوە بڕۆ زۆر گرنگە نەترسی بەڵام ڕێکارە تەندروستی خۆپارێزەکان جێبەجێ بکەین بۆ پەیوەندیەکی باشمان لەگەڵ پزیشکانمانە هەبێت بۆیکە زوو کۆتایی پێ زۆر ئاماژەت بۆ کرد کە هەندێک کەسێ نیشانەی نییە ئەوەی کە نیشانەی نییە هیچ ترسێکی نییە گە تووشیش بوو بێت ئەسیمتماتیک هیچ ینی نیشانێکی نییە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر یادداشت ساڵح پزیشکی پایەبڵەندی هەناوی زۆر سپاس بۆ ئامادەبوون. دووبارە زۆر بەخێر بێت. بڵێ شەیدا ناوبڕمان هەیە یان پێم وە بێ هاوکارانمان شوان چەند دیمەنێکی گوندی دەرگەڵەیان بۆ تۆمار کردوین فەرموون بە پێکەوە بینەربی.
دووبارە سڵاتە لە بەیزان لە بەشی دووهەمی بەرنامەکەشماندا هەر پێوەست بە تەندروستی ژیانی هاوڵاتیان لە پاڵ نەخۆشی کۆلێرا بۆ جیاکردنەوەی ئەم بابەتە دیسانەوە سکچوونێکی تۆن لە بەشێک لە ناوچەکانی کوردستانیش هەیە کە ڕەنگە ئەمە نیشانەکانی لەگەڵ نەخۆشی کۆلێرا یەک بێ بەڵام نەخۆشی کۆلێرانیە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە هەروەها چۆنیەتی ڕێنمایەکان و هۆکارەکانی دروستبوونی و کارکردن بۆ ڕێگریکردن لە پارێزگای هەڵەبجە میوانێک بۆ ئێرە هاتووە زۆر بەڕێز دکتۆر لوقمان عەبدوڵڵا بەرپرسی بەشی پتەوکردنی تەندروستی لە خۆپاراستنی هەڵەبجەی شەید چاکتۆ زۆر بەخێر بن زۆر بەخێر بێت پرسیارم زۆرە بەڵام بە ئاو بەنامەوە بڵێم خۆش کرد لە هەڵەبجە کۆلێرا وڵام نەبووتەوە یانی هیچ ئامارێک نییە سواز بخوا نەگرە هەڵەبجە توانین بڵێن لە هەرێمی کوردستان تا ئێستا ناتوانین دەستنیشانی بکەین کە کۆلێرا بڵاو بۆتەوە زۆر لە سنووری هەڵەبجە سواز بخوا تا ئێستا ڕاستە سکچوونی توندمان هەیە بەڵام تا ئێستا کۆلێرا نەخێر دەستنیشان نەکراوە سواز بخوا کەواتە باز لەو بارەدۆخە تەندروستیان ئەو حاڵەتە تەندروستی بکەین کە سکچوونێکی تند هەیە ڕێژەیەک بەتابەت لە مناڵان زۆرتر تووشە بنوە لە گەورانیش ئەمە بەپێ ئەو ئامارانەی لاتانە لە نەخۆشخانەکانی پارێزگای هەڵەبجە زیاتر حاڵەتەکان چۆنن و لە چیەوە سەرچاوەگرن یان زیاتر کێ تووشی ئەو حاڵەتانە دەبێت طبعا بۆ ماوەی سێ هەفتە بێ ینی ئەم سکچوونە لە هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە بە تایبەتی لە سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانی زۆرتر دیارە و هەڵەبجەش بەدەر نییە لەو سکچوونە لەگەڵ سەردانی ئەو پەتا سکچوونە دیارەوەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە و خۆپاراستنی تەندروستی ئێمە سایم بە دروستکردنی غورفەیەکی ئەمەلیات بۆ ئیشە و بە تایبەتی کارە قورسەکە کە لە سەرشانی بەڕێوەبەراتی خۆپاراستنە کە سێ تیمان دروست کردووە یەکێ لەو تیمانە ئەوەیە کە چۆن بتوانین هۆشایی تەندروستی بین بە هەموو هاوڵاتیان کە لە پەتای سکچوونی توندا چۆن خۆیان بپارێزن و ئەو ڕێکارە خۆپارێزیانە چییە کە تاکە کەسی هەموو تاکە کەسێک لە ماڵی خۆی بتوانێت خۆی پارێزێ و هۆشایی تەندروستی بۆ چێشتخانە و هەتا لە فەخانە و کافتریا و گازینە و چایخانە و هەموو شوێنە گشتانی کە خواردن و خواردنەوەی تیاخورێ واروەها بە شێوەیەکی گشتی هەموو هاوڵاتیان و بەشێکی کە ئەوەیە کە چاودێری تەندروستیەکەن لیژنە چاودێری تەندروستیەکانمان بە شەو بە ڕۆژ بە بەردەوامی چاودێری خۆراکی تەندروست و ئەو چێشخانەکان لەفەکان و ئەو شوێنانێکی خواردنی تی ئامادەکرێت بە بەردەوامی سەدانیان ئەکەن هەتا ڕێکاری یاسایان لەگەڵا بەکار ئەهێنن و فێریانەکەن کە لە حاڵەتێکی سکچوونە تۆتوانیت چی مەناعکەی ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە و لەوانەیە بڵێن لە پارێزگەکانی کەشەوە کە لە حاڵەتی سکچوونە هەندێک خواردن هەیە یا هەندێک سەوزە شت هەیە مەنعکرێ بۆ نەدۆ مەنعکراوە سەوزە مەنعکرێ ناو تەمەن خواردنگەکانەکە بخورێ ئەمانە کۆمەڵی ڕێکاری تری تەندروستی کە گیراوەتە بەر بۆی بتوانین پێکەوە لەگەڵ هاوڵاتیان خۆیان بەدەمەواتنی هاوڵاتیان چۆن بۆ لەگەڵ تیمەکانی تەندروست سواز بەخوا زۆر باشە ینی کە کەسێک پێ ئەڵێ کە سەوزەکەت لابە لە ناو خواردنگەکەت یا لە چێشخانەکەت کە تێگەینی هۆکارەکەی ئەوەیە چوە سەوزە عادەتەن ئەم نەخۆشێت توندەی کە ئێستا هەیەیان ئەم سوچوونە توندەی کە هەیە کەمە ترسمان هەیە بەرەو کۆلێرا بڕوا کە تا ئێستا سواز بخوا ناتوانانی ئەلانیکەین کە کۆلێرایە بەڵام عادەتەن سکچوون دوو سەرچاوی سەرێکی یاوەتە ئاوی خواردنەوەی پیس بووە تێکەڵ بە ئاوەڕۆ بووە یا سەوزە و میوەیە کە تێکەڵ ینی بە ئاوێکی قورس ئاودراوە کە ئاوی قورس ئاوی ئاوەڕۆ یانەوەتا ئەو خواردنانی کە هاوردەکرێن یانە خواردنانی کە لە وەرزی هاوینا تێگەچن ئەبنە هۆ و سەبەبێکی سەرەکی بۆ مەجای سکچوون زۆر باشە کاگڵخمان وەک دەزانی کە منتیقی ینی پارێزگای سنووری پارێزگای هەڵەبجە شوێنی گەشتیاری زۆرە بۆ گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکات وە سەرچاوی ئاوی بە تایبەت ناحی خوڕماڵ کە سەرچاوی ئاوەکەی هاوی ناهەواری زاڵمە پێما بێ هەمووی وانێنیوەی ئێوە چیتان کردو بۆ ئەو ڕێکارانە چێکە گرتوتان تەبەر بۆ پاراستنی یاخود بۆ پاکوخاوێنی ئەم ئاوەکە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکات بۆی ئەم ئاوە پیس نەبێت تەمەێکی لە تیمەکان تیمی پشکنینی بە دوواداچوونی سەرچاو ئاوەکانە کە ئەو بە بەردەوامی بەبێ ماندوو بوون تاڵ بەیانی و ئێوارە هەندێک جار شەویش دەرەچن هەندێک جار تۆ هەندێک گەڕەکەیە ئەو ئاوی کە ئاوی ماڵانی پێوتێ بە لەعی ماڵان شەو ئاوەکەی بۆ یەتەوە بۆ ماڵان لەبەر ئەوە ئەکرێ ئەو تیمە تەمان ئەوەی کە باست کە سەرچاوی ئاوی ئەحمەداوە تەمان ئەوە سامپڵی لێوەرگیراوە و هەفتەی جارە دوو جار سامپڵی لێوەرەگیرێ کە بزین ئایا ئەم ئاوە بە پاکی ماوە یان نا سەرچاویی کەمان هەیە لە هەڵەبجە کە سەرچاوی هانەژاڵەیە کە سەرچاوی گەورەی ئاوی خواردنەوەی پارێزگای هەڵەبجێت تا ئەم لە حەزەشکەم من قسەی تیاکەم هیچ کێشەیەکی ڕووی تەندروستی نەبووە باش ئەگەر بەکتریای خۆت شتێکی تا دەرچێ ئەو ڕێکارەکانتان چییە ئایا شتی ینی پێویستی پێداویستێکی واتان لە بەردەستدایە کە کۆنتترۆلی بکەن
ئەگەر ئاوەکە پیس بوو بۆ خواردنەوە نەشیاو بوو ئەو شوێنە حەسڕەکەاتەوە ئاوە ڕاگیرێ تەمە تایسە نەبووە ئەو خاڵی دوو تۆ کلۆری وە زیادەکەی کەمێک ئەنی ئەوەندەی کە پوین تشتێکی وە زیادەکەی کە بتوانانی ئەو بەکتریایە یا ئەو ڤایرەسەی کە ناو ئاوەکەیە لە ناوی بەرێ چۆ کلۆر یەکێکە لە بەو ماوەدانی کە تۆ بۆ ئاو بەکارێنی بۆ لەناوبردنی بەکتریا و ڤایرەسەکان ئەوە وەکو باسم کرد تا ئێستا کە پشکینەکان کراوە و چاودێری سەرچاو ئاوەکانمانێ بە بەشێکمانە لە بواری لە بەشی خۆپاراستنیا بە ڕێوەڕاتی خۆپاراستنی تەندروستی کە تەنها ئیشان بەس پشکنینی سەرچاو ئاوەکانە نەک لە حاڵەتێکی سوکچوونە لە حاڵەتی ئاسایە بە بەردەوامی سەرچاوی ئاوی هەڵەبجە دوو سەرچاوی هەتا ئاوی خورماڵیش کە باست کرد هەرمان سەرچاوی زەڵمە تا ئێستا سواز بخوا هیچ کێشەیەکی تەندروستی نییە چکە ڕۆژانە فەحسی بەکتریۆلۆژی و کیمیایی بۆ کرێت تا ئێستا توانین بڵێن شتێکی وان نەبووە بەڵام ئەو نەخۆشانەی کە دێنە ناو نەخۆشخانەکان و ئێمە تیمێکەکەمان دروست کردووە ئێمە هەموو نەخۆشەکان فۆرمێکیان بۆ پڕەکەینەوە بەپێ ئەو فۆرمە تا ئێستا کە بەدەست ئێمە گەیشت بێ ئێمە ناڵین بڕیار ئەین بەڵام وا هەستەکەین پێشببینیمان وایە کە سەرچاو و کێشەی ئەم سکچوونە تا ڕادەی خۆراک بێ یان ئەو سەوزانە بێ کە بە ئاوی قورس ئاو دراون احتیمالە ئەوە ئاوەکە نیە لە خواردن و لە سەوزەواتەکان ئەتوانین بڵین ئاوی خواردنەوەی ماڵان تا ئێستا پاکە بەڵام کێشەمان ئەوەیە هەندێک سەوزە هەیە بە ئاوی قورس ئاوە درێ لەوانەیە ئێمە نەتوانین بیگەینێ لە هەندێک شوێنی دوور یا لە دەرەوەی پارێزگای هەڵەبجە سەوزەکە هاوردە بکرێ بۆیە ناتوانین ینی کۆنتۆڵی پارێزگای هەڵەبجە تیمەکانتان هیچ کێڵگەیەک حەقڵێکیان دەستکەوتووە با بڵێن هی بەرەمێنانی سەوزەوات بێ بە ئاوی قورزاو درابیان لەو سنوورە ئێمە بەشێک با بڵین تیمە تەندروستیەکانمان چاودێری تەندروستیەکان هەر پێش سکچوون و پێش ئەم پەتای سکچوونەش هەر ئێمە ڕێگریمان لەوە کردووە بەڵێ ڕێگریمان لەوە کردووە شتێک ئێستا بە ئاشکرا کە بە ئاوی قورس ئاو بدرێت لە سنووری پارێزگای هەڵەبجە زۆر کەمە ئێمە ناتوانین بڵین دوورە دەست وڵاتیەکان ئەوەی کە ئاگامان لێبێ ئەوەی کە لەژێر کۆنتترۆلی تیمەکانی ئێمە بێت تا ئێستا نەخێر نەبووە بە ئاوی پاک ئاوە ڕێگەیەک گوندەکانەوەی کە دوورە دەستنیەوە هوشیاریانەکەنەوە یاخود سەردانیانەکەن تیمەکانتان چۆن ئاگاداریانەکەنەوە طبعا ئێمە کۆمەڵێ ڕێکارمان هەیە مەسەرکێ لەوانە ڕاگەیاندەکان کەیسەوە سوپاسی کەناڵی پامەکەین کەم هەلی ڕەخسان و پێش منیش هەر دکتۆرێکی بەڕێز باسی مەسائلەی سکچوونی تونند و کۆلێرا و خۆپاراستن و ئەوانەی کرا ئەو چێکە لە دەستگاکانی ڕاگەیاندن کە ئێمە ڕادیۆکانی هەڵەبجە زیاتر بەکارمان هێنا و سوپاسیان دەکەین و تیمە هۆشیاری تەندروستەکان کە چنە ناو هەموو چین و توێژەکان لە ناو خوڕماڵ لە بیاران لە تەوێڵامانە ئێمە بنکە تەندروستیەکانمان هەیە و پۆستکارت و با بڵین هۆشیاری تەندروستیمان هەیە کە توانین بگەینە هەموو هاوڵاتیان و ئەگەر بەپێ ئەو فۆرمەی کە ئێمە باسمان کرد کە نەخۆشێک سەردانی نەخۆشخانەی هەڵەبجەکە و لە ناو نەخۆشخانە ئەخێوێنرێ بەهۆی سوکچوونی توندەوە فۆرمێکی بۆ پڕکرێتەوە کە بزانین ئایا ئەم کەسە خەڵکی کوێیە لەکوێ دانیشێ بۆ منە لە فڵان لادێ دانیشن تیمەکەی ئێمە ڕاستە خۆشنە فڵان لادێ فەحسی ئاوەکەیان بۆکەن واچەند پشکنینی ئەو سنوورەکەن بزان ئایا سەوزەکانیان ئەو سەوزەی کە خوێ لە منتقی ئایا سەوزە کراوە نەکراوە و بەچی ئاوە درێ هەتا هاوردەی خۆراکی تریش ئاماژەت بۆ کرد کە چەند کەسانێک داخڵ بوون تەنها سکچوونێکی توندە باش ئەوە چۆن نەزانن کە ئەم سکچوونە تەنها سکچوونێکی توندە و کۆلێرانی ئایا پشکنینیان بۆ دەکەن یاخود بە چ ڕێگای هەموو سکچوونێک بەپێی بڕیاری وەزارەتی تەندروستی لە حاڵەتێکی ئەوە هەموو سکچوونێک VC لێوەرەگیری ینی پشکنینی نمونەی پیسایی لێوەرەگیرێ بۆچی بۆ نەخۆشی کۆلێرا ئێمە سپاس بخواتە لە هەڵەبجە ئەم فەحسە نەئەکرا پێشترمان نار بۆ شاری سلێمانی و بۆ شوێنەکانی کە بەڵام ئێستا لە هەڵەبجەژەوە فەحسە ئەکرێت چەند ڕۆژەکە دانراوە ئەو پشکنینانی کە پێشتر کراوە ترسمان لێ هەیە بۆ تا ئێستا هەمویان نەگەتیڤ بوون و پۆزەتیڤیتیان نەبووە و ئەم ڕۆژ لە دوێنێ و ئەمڕۆوە فەحسەکە خۆی لە هەڵەبجە ئەکرێ و تا ئەم لە حەزەیە هیچ کێشێکمان نەبووە چۆ پشکنینی بۆ کرێ دیارە بەکتریای تریتیایە سالمۆنێلایتیایە مۆنێلایتیایە مەسەرەن جاردیایتیایە بەڵام تا ئێستا ڤایبرۆ کۆلێرا لەناو پیسایەکانە نەبوو زۆر باشە کاکتۆر هەر پێوەستمان پێوەست بە باسی تەندروستی ینی ڕەنگە ئێستا هاوڵاتیان تۆزێک شڵەژانێکە بێ لە کۆتایە ئەم حاڵەتانە کۆنتترۆل کراون با بڵین خزمەت گوزاریە تەندروستیەکان لە پارێزگای هەڵەبجە بە هاوکاری لایەنە پەیوەنددارەکان ئەوەندە دەستکراون یاخود ئەوەندە ئەو هێز و توانای ئێستا کۆنتترۆلی و بارەدۆخە بکرێت ڕەنگە هاوڵاتیان ترسیەوەیان نەبێ شوێن نەبێ یاخود دەرمان نەبێ یان چارەسەر نەبێت خۆی سوپاس بخوا کۆلێرا نەخۆشیی ئاشکرا و دیارە چەندین ساڵە تەندروستی پێی پێبردووە کەم نەخۆشیە چییە
هەتا وڵاتیانیش تا ڕادێک گۆشێریان لەسەری هەیە چارەسەری کۆلێرا زۆر ئاسانە کۆنتترۆلکردنی نەخۆشی کۆلێرا زۆر ئاسانە وەکو نەخۆشی ڤایرەسەکان نییە کۆلێرا بەکتریایە کۆرۆنا کە پێشتر هەبوو ڤایرەس بوو ڕێگای بڵاوبوونەوەی کۆرۆنا زۆر زەحمەت بوو کۆنتترۆلی کۆرۆنا زۆر قرس و زەحمەت بوو بەڵام با بڵین کۆنتترۆلکردنی نەخۆشی سکچوونی توندیان کۆلێرا ئاسانترە و زۆر ئاسانتر کوانی کۆنتترۆلیکەی کاتێک کە تۆ زانی سەرچاوی ئای فلان گەڕک پیسە ئاوەکەی قەتعەکەی دوو بۆی پاکەیتەوە بە کلۆر بێ بە هەر شتێکی کەبێ هاوڵاتیان ئەبێ خۆیان لە خۆیانەوە دەست پێ بکەن چکە پرۆسی تەندروستی بەڕاستی تەنها بە وەزارەی تەندروستی هەموو جارەوتومانە ناچێ بەڕێەوە ئەبێ خۆی کەسەکە خانووی ناوماڵ سەوزەکە جوان بشواتەوە هیچ نەبێ ئەو سەوزەی کێنێت دەستکێش لە دەستکان لە حاڵەتی ئاوا کە بەڵام کاک لوقمان ئێستا پێشتر ئەو دکتۆرە بەڕێزە ئاماژەی بەوە کرد کە زۆر جار ئەو سەوزەیە کە ئاو دەدرێت بە ئاوێکی پیس مەسەلە ناوی زێرا بوشتەکان دەچێتە ناو پێکاتی سەوزەکەەوە ئەگەر ئەو سەوزەیەش جوان بشۆرێتەوە ئەگەر هاتوو جۆرە سەوزەیەکەوە بۆ خانووی ماڵ با پاکیش بشواتەوە بەڵام دوجار کاریگەری دەبێت ئێمە ناکرێ بڵین کەسێک کەوتۆتە ناو ئاوە نەچین پەلاماری بین دەری بین یان شوێنێک ئەسووتێ ما کاکە تازە سوتاوە بەڵام با خۆمان هیچمان بەسەر نێتەوە ئاو بە بەرچاوتەوە شوێنە بینایەگە سووتێ خەڵکی تایە ناکرێ و سەوزەی کە ئێستا بە ئاوی پیس ئاوە درێ ئێمە مەسەن هەروازی لێ بینین و هیچ نەکەین ئێمە بێت چی بکەین ڕێکای تەندروستی بگرینەوە خانمان بابێن دەستکێش لە دەستکەن کە دەستکێش لە ماڵەکە هەیە ئێستا تەشتێک ئاویان بابن جامی ئاوی تایبەتە گرێتەوە بۆ خیاو تۆ من پێشەوەی سەوزەکە پاکات ڕاستە خۆچە بکە سەوزەکە خاتە ناو خیاوەکەەوە خیاو چۆنە کەوچێکی چێش لە خوێ با بڵین بۆ تقریبان 4 لیتر لە ئاو 5 لیتر لە ئاو جوان جوانەیتوێنێتەوە سەوزەکەی تێەکە پاش 10 دقه 5 دقه بۆ 10 دقه ئەو جا سەوزەکە پاکەکە ئاوێکی جوانی پاتە دوای پاکردن ئاوێکی جوانی پیاگە پاشان بە خیاو دووبارەی شواتەوە ئەو کاتە توانین بڵین کاک لوقمانزاهی بەکارهێنرێ بۆ شۆردنەوەی سەوزەوات ئەوە ترسی نابێت زاهی یەکێکە لە مەوادە کیمیاویەکان کە بۆ خۆی سەرچاوەیەکی سوکچوونە هەموو ئەو باندانی کە پێیانتە زاهی یان سابوون یا سابوونی شل هەموو ئەو مەوادانی کە بۆ پاککەرەوە بەکارێنە ناو ماڵە بە خۆیان سەرچاوی سکچوونن بە هیچ شێوە بە زاهین پاک ناکرێتەوە خوێ بۆچی ئەڵێن بە خوێ پاکرێتەوە لەگەڵ پەرمەنگەنات دوو مادەن کە بەکتریا و ڤایرەس لە ناوە بن بە تایبەتی بەکتریای ڤایبرۆکۆلێرا کە بەکتریایەکە بە ئاسانی بە خوێ لە ناوچێ بە ئاسانی بە کلۆر لە ناوچێ بە پەرمەنگەنات لە ناوچێ بە شۆردنەوەیکی مەسەن کەسێک جوان جوان بیشواتەوە ئاوەکەی پاک بێ یەک تۆس خوێ بەکاربێنێ لە ناوچێ لەبەرەوە شۆردنەوەی سەوزە و نەخواردنی مەسەن خواردنی دەرەوە کە لە ئێستا وەرزی گەرمایە ئێمە ترسی ئەومانەیە ئەو خواردنانی کە لە جادەکانە ئەفرۆش ئامادە ئەکرێ یا هەموو ئەو سەرچاو ئاویانی کە ئاوی ئامادەکراوە مەسەن لە بەرخۆرە دانرابێ کێشەی هەمووی بێتەوە کاری سکچوون بە مەرجێک کەسەکە گوێی نایبێتەوەی کە تۆ ئاوێک دانراوە لە جارمە چینە مارکێت تەکسێرەکەین 15-20 سێت ئاوی لەبەر خۆرەکە داناوە کە پلەی گەرمی دەرەوە احتیمالە بوو بێتە 40 پلەی سەدی ئەم ئاوە خەسارە چێ ماوە خراپە بێ ڕاستە دوێنێ پێرێ هاتوۆتە بەردەسی کەسەکە لە مارکێتەکە بەڵام ناکرێت لەبەر خۆرەکە داینێ ئێمە چاودێری تەندروستی کە لە سنووری هەڵەبجە گەڕاوە هەموو ئەوانەی کە لەبەر خۆرابوونەوەی دەستی بەسەرای ژیرێ یەک چێشتخانە ئێستا سەوزەیتیان نییە خۆمانێتیان نییە بۆچی تەنها لە چێشتخانەکاندا ئێوە سەوزەتان قەدەغە کردووە خۆی دەبوو ئەم فترەیە بە خۆشحاڵەوە بە حکمەوەی کە لە هەڵەبجەیە کۆلێرا بڵاو نەبووتەوە با لەم فترەیە سەوزە قەدەغە بکرایە کە زۆربەی پزیشکەکان ئاماژە بەوە دەکەن کە سەرچاوەکەی سەوزەی پیس و ئاوی پیس طبعا ئێمە قەدەغەیەکەین وەکو یاسا ئێمە بەرپرسیارینە دەستمان بەسەر خواردنگەکانە ئەگات بەسخۆ ناتوانین لە هەموو ماڵەکە بڵێ سەوزە قەدەغەکەم لەوانەیە خەڵکێکی لە ماڵی خۆیان سەوزەی بەڵامەوە دیارە کەشت بە ئاوی پاک ئاویە دێرێت بەڵێ بەس ناتوانانی تۆ بڵێ سەوزە قەدەغە بکەم بە هەموو شێوەی خواردنەکەی ئێمە ڕێکارە تەندروستیەکان پێڵین تەنها سەوزەش سەرچاوی سەرەکی سکچوون نییە بە ئاگداری ئەو بین لەوانەیە هەندێک خواردن بێ کە احتیمال لە میترۆکان بۆ نمونێ ئەوانەی کە کرێمیانتیایە لە وەرزی گەرما زۆر خەسارە چەند ینی تۆ نازانین نەک بەسەر چووش تەمان ئادەن خواردن ئێمە وازای نەگەر هاتو ئەکسپایرەکەی بەسەر چوو تەنها بەسەرە چێ مەرج نییە ئێمە بۆنمە میترۆیەک هاتووە بسکیتێک هاتووە کێکێک هاتووە یا ئاوێک هاتووە یا دۆیەک هاتووە هەر شتێ ماستێک هاتووە ماسیەک هاتووە کە لەناو قوتونراوە ئەم قوتووە ئەکسپایرەکەی احتیمال 8 مانگی مابێ 6 مانگی مابێ بەڵام تۆ وەرە نیو ساعتێک لە بەرخۆری ئەم گەرمای ئێستا داینێ بەسەرە چێ یان کونێکی تێبێ قوتووەکە یان قوپا بێت
دڵنیا بەلەوەی کە بەسەرە چیان بۆ نمەکم لە شوێنێکی گەرمادانراابێ هەتا خۆریش لێنەیە لە شوێنێکی گەرم کە پلەی سەدی لە 25 پلەی سەدی بۆ سەرەوە بێ احتیمالی و خواردنە بەسەر بچێ و بێت هۆکاری سوکچوون یەکیشکە لەوانە میوەیە کەیسە وەرزی میوەی وەرزی میوە پێگەیشتنی شووتیە کاڵەکە قۆخە قەیسی شوێنەکان ترێ هێشتەکانی کەیە لەوانەیە هەندێ میوە مەسەن هەندێک ساوزەوەک و خیار ترۆزی ئەوانی تر ئێستا بەداخەوە ینی وڵاتی ئێمە تا ڕادەیەک مەوادی کیمیایی زۆر بەکارێن بۆ سەوزۆمی و پێگەاندنی شووتی و پێگەاندنی کاڵک و پێگەاندنی خیار و ئەوانە احتیمالی هەیە من ناڵێن ئەمە بڕیار نیە لە ئێمە بەس احتیمالی هەیە یەکە لە سەرچاوەکانی سوکچوون ئەو مەوادە کیمیانە بێ کاکرێ بە خیار و سەوزە و ترۆزی و کاڵک و شتەکانی ترە ئەوە شۆ کارێکە چونکە ئێمە زۆر بە شوێنی ئەگەڕین سەراحەت تا ئێستا لە ڕووی تەندروستیەوە سەرچاوی سەرەکیم سوکچوونەمان نەدۆزیوەتەوە تا ئێستا هیچ کەسێک ناتوانێت بڵێ ئاوە بەتەنها و هیچ کەسێک ناتوانێت بڵێ سەوزەیە میوەیە و هیچ کەسێک ناتوانێت بڵێ خۆراکە چونکە احتیمالە هەمویان بێ و احتیمالە جەوگۆڕان بێ و احتیمالە ڤایرەسێک بێ کە وەکو چۆن ڤایرەسی کۆرۆنا شتێکی تازێ هاتووە کە پاشان خەڵک تەندروستی یاد منەظەماتی سەحی عالەمی دۆزیانەوە کە ئەم ڤایرەسە بەچی لە ناوە چی و چیە و چۆنە لەوە چێن ڤایرەسە ژیان ئەم بەکتریاشکە هاتبێ جۆرە بازانێکی بەسەر خۆیان هێنابێکە تا ئێستا تەندروستی پێی پێنەبرد بێ ئەمە وەکو احتیمالات نەگو کۆی کە لەوە کرد یەکێک لەو بابەتانەی کە ڕێگری لەکەن یا خۆت نیشانەی پرسیارتان لە سەرداناوە لە خواردنگەکانیش و لە بەگشتی دۆیە یان ماستی کوردەواری سنووری پارێزگای هەڵەبجەش گوند نشینێکی زۆری لەسرە ڕەنگە ئاژەڵێکی زۆریان هەبێ لە ئاژەڵە گەورەکان وەروەها ئاژەڵی بچووکیش کە بەرهەمی شیر و ماستیان هەیە ئەمە کێشەکە لە خودی مەوادی شیرەکەیە یاخود ماست و دۆکەیە یاخود هەر لە گرفت لە خاوێنیەکەیەتی واتە چۆن خراپە ئەمە ئەسڵ ماست و دۆ شیر ئێمە منعمان نەکردووە ئەسڵەکە چۆنە لە ناو خواردنگەکانە لە ناو چێشخانەکانە لەناو کەبابخانەکانە من ئاکرێ بۆچی لە ناو لە لادێکی خۆیان حیوانداریەکە و شیری خۆی ئەکڵێنێ تا پلەی هەفتای پلەی سەدی و ماستی بە دروستەکە ئەوە هیچ کەشێکمان لەگەڵ یانە بەڵام گواستنەوەکەی بۆ ناو چێشخانەکان هەڵگرتنی لە ناو چێشخانەکان ئێمە دوێنێ وەکو تیمێک کە خۆم لەگەڵیان نابووم سەردانی هەموو چێشخانەکانی هاوین هەواری هەورامان و بەڵخە و وەزەنێ و منطقی هەورامانمان تقریبا ئەحمەداوم شوێنەکانمان کرد ئەوە کە تۆ باست کرد هەموو چێشخانەکان گەڕین لە دۆ ماستا و ئەوانی کە تەمەن ئەوانی کە داپۆشراون و لەناو قەپات کراوە و کێشەمان نییە بەزەوەی کە هەڵبشراوە ترسی هەڵگرتنەکەیمان هەیە چونکە ئێستا وەکو باسم کرد پلەی گەرما بەرزە ئێستا نازانی ئەم دوێل بەدەبە هاتووە لە چیەوە هاتووە بە چ پلەیەکی سەدی گەیشتوتە ئەم چێشخانەیە بە چه سیارەیەک هاتوتە ئەم شوێنە لەبەر ئەوە خۆی بەڕادی تیا بەکار نایەنرێ احتیمالی زۆرە هەر لە ڕێگاگەت هەر لە ڕێگا تێکچوو بێت چکە دۆ یەکێکە لەو شتانی ماستا و دۆ شیرەمەنی یەکێکن لەو سەرچاوانەی کە خۆیان بەکتریای سوودبەخشیان تایە بەڵام زۆر بە ئاسانی بە بەسیترین بەرزترین پلەی گەرما ڕاستە خۆ تێگەچێ بە تایبەتی دۆ بۆ احتیمالی سوکچوون دروستەکە لەبەر ئەوە ئێمە منعمان کردووە چونکە نازانین سەرچاوەکەی کوێیە و نازانین هاتنی کێ هێناوێتی بەچی هێناوێتی بەچ پلەی گەرمایەک هەڵی گیری هەتا ناو چێشخانەکانە لەوانەیە کارەبای حکومی نەمێنێ خۆمۆلی دەست بەکار نایانی هەندێک جار ئەمە لە کوێ هەڵی گیرێ لەبەرەوە منعمان کرد زۆر جار خواردن لە ماڵەوە خانمان کە خواردنێک دەمێنێتەوە هەڵەگیرێت و پاشان گەرم دەکرێتەوە ئایا ئەمانش کارگەریان دەبێت یاخود ئەتوانین بڵێن هۆکارێکن بۆ توشبوون بە سوکچوون و نەخۆشی کۆلێرە ئیجرات وەکو باسم کرد ئێمە لە ناو ماڵەکانە شێوازێکی کێ لە دەرەوە شێوازێکی لە دەرەوە لە چێشخانەکانە منعکراوە بە هەموو شێوەیەک ئێمە دوێنێ لەوانەیە لە پێیجی بەڕێبەراتی بینی بەتان لە هەندێ مەتامیان چێشتخانە خواردنی دوێنێ ئێوارەیان مابوو بڕاستە خۆ بە بەرچای خۆمە بە بەرچای خۆیان و ڕژانمانیانی چ بە هیچ شێوە نابێ خواردن هەڵگیرێ لە تاقێکەوە بۆ تاقێکی کە لە چێشخانەکانە بە تایبەتی لە وەرزی گەرمە بەڵام لە ناو ماڵ شتێکی ئاساییە چکە سەلاجێکی هەیە کە تەمینە لەوەی کەمە لە ناو سەلاجە هەڵەگیرێ و دڵنیایە لەوەی کە کارەبای ناو ماڵە یا کارەبای مۆلیدەیە کارەبای ڕئیسی هەیە واتن خواردنەگەر بۆن و تام و ڕەنگی مەسەرن تێک نەچوو احتیمالیەوە کە تێک نەچوو هیچ کەشەیەکی نیە بەس باش وایە لە ئێستا خواردنی فرێش بخورێ و ئاو باش بڵێنرێ و خواردنی کە ئامادەکرێ باش بکڵێنرێ و محاولە بکەین کەمێک لە سەوزە و لە دۆ یعنی هیچمان لێ نایە ئەم ماوەیەگەر کەمێک
ناڵێن نەمە وەکو ڕێنمایی پزیشکی یا ڕێنمایی تەندروستی بڵین خەڵکەکە سەوزە نەخوا ئەڵێن ئەگەر بکرێ ماوەی کەمی کاتەوە باشترە ئەگەر خەڵکی سەوزەی ماڵی خۆی هەیە یا تەکیدە دڵنیایە لەوەی کەم سەوزە بە ئاوێکی کانیا و ئاوێکی پاک ئاو دراوە و دڵنیە لەوەی کە ئەزانێت جوان بیشواتەوە بە ئەگەرنا ئەو کاتە کەمێک خۆی لە خواردنی سەوزە و هەندێک میوە و هەندێک سەوزەی ترک و خەیار و ترۆزی کەوانش لە چوارچێوەی سەوزە هەژمارەکرێت خۆیانی لێلیان باشترە. باسە لەوە کرد هەر نەخۆشێک کە تووشی حاڵەتی سکچوونیان تەندروستی تێگەچێ فۆرمی بۆ پڕێکرێتەوە بە ئامانجی گەیشتن بە شوێن هۆکارەکانیان. هەڵبەتە نامەوێت ناوی شوێنەکە بدەیت هیچ حاڵەتێک هەبووە لە پشتنیری پارێزگای هەڵەبجە بە گشتین شوێنەکانیان شوێنێک گەڕەکێک گلادەیە گوندێکی دیاریکراوە بە زۆرترینە حاڵەتی لێبوو بێ و تۆزێک زیاتر تەرکیستان کردبێ لەم حاڵەتە یان لەم گوندە لەم گەڕەکە دۆ بەکارێ سەوزە بەکارێ ئێستا بتوانین ئەم ڕێنمایە بەکاربێنینەوە بۆی هەموو کەس خۆی بپارێزێ. بە شێوەیەکی گشتی ئەو داتانی کە لە بەردەستی ئێمایە لە سنووری پارێزگای هەڵەبجیان لە ناو شاری هەڵەبجە لە زۆربەی گەڕەکانە هەبوو. ئەو ئامارەی کە بەدەستمان گەیشتووە مەسن لە عیلەیەکە 7 کەسن کەسێکیان تووشی سکچوونێکی تون بووە. بۆی ئەڵین کە احتیمالی هەیە خۆراک بێ چونکە سەرچاوی ئاوەکەی کە ئەو کەسی لە ناو عیلەکەی خۆیانە 7 کەسن یەک کەسیان توش بووە ئەگەر سەرچاوی ئاو بێکەواتە شەکەی کەش تووشە بێ. بەڵام کاک لوقمانەمە پەیوەندی بە بەرگری کەسەکانەوە نییە چکە لەوانەیە کەسێک بەرگری باش بێت جوانە ڕاستە بەس هەمان عیلە سێرەکەی پیرێک پیاوێکی تیا بوو پیرێژنێکی تیا بوو مناڵێکی تیا بوو بەڵام گەنجێک توش بووە گەنجەکە لامانە بە تەمەن مەسن تەمەنی 33 ساڵە هەمانوە تەمەنی 22 ساڵ بووە کە پرسیاری لەیەکەی پێشترنانی دەرەوە خواردووە ئەڵێ بەڵێ چیت خواردووە لە فەم خواردووە یا هەندێک پرسیارمان لێ کردوون خواردنی دەرەوەم بۆ هاتووە مەسەن دیلیڤەریمان بۆ هاتووە خواردومە یا لە فڵان شوێن دوێنێ لە فڵان شوێن لە هاینەواری فڵان شوێن لە فڵان جێگانانم خواردووە ئەمانە هەمویان ئاماژەی ئەوەن کە لای ئێمە تقریبن هەستەکەین ینی ناڵێن ئێمە بڕیار نەدراوە تا ئێسەکە ئایا کۆلێرایە کۆلێرانی و خاڵ یەکەم و هۆکاری سەرچەکەی ئاوەیە خۆراکە یارشتێکی کێ بەڵام بەو پرسیار و وەڵامی کێمە لە نەخۆش بۆ فۆرمێک کە بەڕێستان باستان کرد بەڵێ هەتا عیلە هەیە کە توش بووە بە عیلەوی لە یەک شوێنانیان خواردو و توش بوون. باسە لە خواردنی تلیڤەری کرد وڵا خاڵێکی گرنگە من نامانێ ڕستکێ و کەسانە بڕین کە ئیشی و دلیڤەریەکەن بەڵام بەڕاستی بە پێزمونی کاری بەڕستان وەروە لێژنە بەڕێزەکەتان ئەو ڕێگایی گواستنەوەی خواردن بە تابەت لەم وەرزە گەرمە هەشن خواردن خۆی هەرگەرمە ئاساییە تەندروستە یان ئەگەری هەیە تێک بچێ تۆ پیتزایەک یا خۆت فاستفودێک خواردنێکی خێرا لە پشتی ماتۆڕێکەوە بۆ پلە گەرما زۆرە ڕەنگە چارەکێکی بوێیان بەتابە لە سنتەری شارەکانەوە لێوە دوورە ڕەنگە زۆرتریشی بوێت تا بگاتێت هەرچەندە ئەمە قسەیەکەیکین لاوانێندێ بەڕێسپی ناخۆش بێ بڵێ بازاڕی ئێمەیان شکان بەس بەڕاستی ینی من هەستەکەم ئەم مەسەلی دلیڤەریە تۆزێ خۆنواندن و باو بیانی چۆنڵی مناڵ و گەنج زیاتر داوایەکە ئەژنا ڕووی تەندروستیەوە نەکە لە وەرزی گەرما لە هیچ وەرزێکە زۆر تەندروست نییە سەراحەت بە ماتۆڕێک و بیفرێنەوە ینی بەڕاستی هەم بۆ خۆی کارەساتێکی مرۆیی دروست کردووە ماتۆڕانەی کە ئاوا سوڕێنەوە بە ناوجادەکانە و هەم خواردنی ئامادەکراوە لە دەرەوە لە ڕستۆرانتی لە شوێنێک کە تۆ ئیهێنی وەکو خواردنە نییە کە خانوێک لە ماڵە دروستەکان لەوانەیە بڵێن هەندێک کەس هەیە مەجای نییە داوامی هەیە خێزانی داوامی خۆی داوامی ئەمانە ناچارن ئەمە مشکلە نیە بەڵام لە وەرزێکی ئاوا پێم باشە ئەگەر ئینسان لە ماڵی خۆیە ینی شتێکی بەسیتی ئامادە کردو و شۆربایەکی ئامادە کردو باشتر بەدەستی خۆی ئامادەیکە فرێش بێ تازە بێ لەوەی کە لە دیلیڤەری دڵنیا بە لەوەی کە لەم پلەی گەرمایە لە شوێنێکەوە کە هێنرێ ئەو شوێنەکە 10 دقە 5 دقەش دوور بێ هیچ تەندروست نییە بەڕاستی لەبەرەوە من ناڵێن بازاڕی دیلیڤەری بشکێنین بەڵام باش وایە خانمان ئێستا تۆزە جوهدێکی زیاتر بکەن پیاوان لە ماڵەوە گەر خانمەکەشیان لە ماڵەوە نەبوو خۆی هەستێ شتێکی نوێ شتێکی فرێش ئامادەکە باشترە لێ دەرەوە خواردن بێنی. کاک لوقمان ئەو حاڵەتانی کە داغڵ کراون لە نەخۆشخانەی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە ئایا مناڵیشی تێدایە ئەو جۆرە سکچوونە توندانە یاخود ئەمە تەنها لە گەورە ساڵاندایە؟ لە ئێستا مناڵیشی تایە بەڵێ ئێمە لە خەسخانەی مناڵبوون و مناڵان قاتی سەرەوە ئێمە بەڵێ ڕەت هەمان هەیە قاوشمان هەیە ئێستا قاوشەکانە توانین پڕ بووە بڵێن پڕ بوو بەڕاستی هی مناڵان بەڵێ
و بەناچاری لەبەرەوەی کە گەورانیش هەتوش بوون باشە ئێمە دوێنێ خوانەکرد دەگەر ئەم حاڵەتی کۆلێرا لە پارێزگای هەڵەبجەش بڵاو بێتەوە ئایا ئێوە لە ڕووی بڵێن لە ناو نەخۆشخانەکاندا ئەمە لە دەرەوە ڕێکاریتونتان گرتوتە بەر ئایا لە ناو نەخۆشخانەکانیشدا ڕێکارتان گرتوتە بەر شوێنتان ئامادە کردو شوێنی تایبەتتان هەیە بۆ کەسانێک گەر حاڵەتەکان لە هەڵکشان بێت و زیاد بێت ئێمە لە ئێستا وەکو باسم کرد نەخۆشخانەی فریاکەوتنەیە کە نەخۆشی تیا ئەخێوێنرێ و دوێنێ و پێرە بەناچاری نەخۆشخانەی کە وەفاکە نەخۆشخانەیە کە بۆ نەخۆشە گوازراوەکان کە پێشتر مەسن کۆرۆنای تیا بووە ئەوەشمان کردو بۆ نەخۆشخانەی بۆ سوکچوونی تونند و ئێستا و نەخۆشخانەش تا ڕادەیەک نەخۆشێکی زۆری تایە بۆ پلانێک کەمانەیە کە نەخۆشخانەی کیمیابارانە کەوش بۆ خۆی ڕەتهەیتیایە پلانێک کە نەخۆشخانەی گشتی هەڵەبجەیە کەوەی تر ئەویش ئەتوانین بەکاربێنین جگەل لەوەی مەمەڵبەندی تەندروستیمان هەیە لە ناو هەڵەبجە ئەتوانین لە حاڵەتێکە کە شتەکە و کۆڵە لەوە زیاتر بوو ئەتوانین لە مەڵبەندەکان تەندروستیەکانیش بەکاربێنین بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان عەبدوڵڵا بەرپرسی بەشی پتەوکردنی تەندروستی خۆپاراستنی هەڵەبجە زۆر سپاس بۆ ئامادەبوونە دووبارە زۆر بەیوای تەندروستێکی باش بە مولایەک دووبارە زۆر بەخێر بێت بەڵێ بەڕێزان ماڵبەندی کۆمەڵی دادگەری لە هەولێر بە هاوکاری ماڵبەندێکی و دووی خوشکانی کۆمەڵی دادگەری هەستاون بە سازدانی ئاهەنگێک بۆ کۆمەڵێک لە بەشداربووان کە بەشداریان کردووە لە لەبەرکردنی سوورەتی ئەلواقعە کە لەو ئاهەنگەشدا خەڵات بەسەر بەشداربوواندا دابەشکرا لەم بارەیەوە هاوکارمان ئیدریس محەممەد ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردین فەرموو با پێکەوە بینەربین. پرۆژەی ئێمە لە مانجی ڕەمەزان ڕامانگەیان پرۆژەی پێشبەرچەی لەبەرکردی سوورەتی ئەلواقیع بوو تایبەت بە خوشکان بە هاوکاری هەردوو ئەنجومەنی یەک و دووی خوشکان لە سنووری هەولێر با بڵێن تر ڕێژەی بەشداربووان ئەو کاتەی بیدایەتی کە دەستمان پێکرد 200 کەس ناوی خۆی تۆمار کرد بوو بەڵام لە تاقیکردنەوەکان 100 کەس بەشداری کرد الحەمدوللا و نسبەتی باشی ژمار بڵێن ڕێژەی باشیان هینایە کە ژمارەیان لە 30 بەسەرەوەیە پلان گەشتە 100 یعنی دەرەجیان 100 الحەمدوللا ئەوانەی کە بەشدار بوون یعنی زۆر بە گەرم و گوڕیەوە بەشداریان کردووە بەڕاستی گرنگی پرۆژەکەش لەوەی دابوو کە ئەمە هیچ نەبێ لە مانجی ڕەمەزان خزمەتێک بە قورئان بکەین یان دۆستانی قورئان بە ئاگا بینین بەوەی کە قورئان لە ناخی خۆیاندا حەفز بکەن بۆی بتوانن لە ڕۆژانەدا لە ژیانی ڕۆژانەیان بیخەنە مەیدانی عەمەلی و کاری پێ بکەن. سەرەتا دەستخۆشیتان دەکەم لە بۆ ئەو پێشبڕکەیانە ئینشاڵڵا سەرکەوتو دەبن پێم باشە ئەو سەرکەوتانی ئەو پێشبڕکەیانە هەن خەرک بەرە و قورئان و ئاینیەکان بگەڕێتەوە نەک ئەو سۆشال میدیاکە هیچ سوودێکی نییە ئەوە هەم لە بۆ ئەم دنیا هەم لە بۆ ئەو دنیا سوودێکمان پێ دەبەخشێ ئینشاڵڵا مانگەک ئەو هانە 25 ڕۆژێک دەبوو بەردەوام بووین ئەوەندی پێمانکراوی باشمان جاودایەوە دەنازان دەرەجەکە پرۆژەی سوورەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز پرۆژەی گشتی بوو یعنی لە بۆ ئافرەتان بوو پیاوان بەکاردەهات لەبەرکردنی سوورەتی واقعە بوو و سوورەتەکانی کەشی لەگەرە بەس یعنی معنایەکەشی لەگەر بوو تەفسیرەکەشی لەگەر بوو ئەوەش بەڕاستی گرنجێکی گەلێک باشی هەیە لە بۆ ئەوانی کە حەفزی قورئانیان هەیە چونکە مراجعە دەبیتەوە لە بۆیان و تەطبیقیش دەبیتن بە عەمەلی لەگەریان ئەگەر بکرێ بەردەوامیش بینە هەر باشە یعنی لەگۆ هەر بەشەکی بیتن جامدانی ئەو پرۆژانە گرنگێکی زۆری هەیە بە تایبەتی لەو سەردەمەدا کە گەنجان زیاتر کاتەکانیان بە شتی سوشال میدیاوانە بەسەر دەبن ئەنجامدانی ئەو پرۆژانە دەبێتە هۆی ئەوەی کە زیاتر شارەزا بن لە دینەکەیان و زیاتر گرنگی بەلایانی دینەکەیان بدەن هەم لە بۆ خێری دنیایان هەم لە بۆ قیامەتیان باشترە.
دووبارە سڵاوتان لە بیایزان لە بەشی سێمی پرۆگرامەکەمان هەر پێوەست بە ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوە وەروە کۆنتترۆلکردنی نەخۆشی کۆلێرا بە گشتی و بە دیاریکراویش لە کوردستان کە پێشتر پزیشکێکی پسپۆر لە سیستەمی تەندروستی دەربارەی چۆنیەتی بڵاوبوونەوە وەروە کۆنتترۆلکردنی کۆلێرا لە ساڵی 2012 خەمی لێ خواردو و کۆمەڵە گرێنمایی وەروە تەندروستی بڵاو کردێتەوە. پاش تێپەڕینەوە هەموو ساڵانە دیسانەوە حاڵەتەکانی کۆلێرا لە هەرێمی کوردستان با بڵێن دەرکەوتونەتەوە و هەروەها تازە بە تازە بەداخەوە لە بەرخراپی سیستەمی تەندروستی لێرە ئەم گرفتە دروست بووتەوە. بۆ زیاتر قسە و باز لەسەر ئەم پرسە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر گۆران عەبدوڵڵا پسپۆر لە سیستەمی تەندروستی لە وڵاتی بریتانیاوە لەگەڵمانە دکتۆر سڵاوت لێبێ و نازانم لای تۆ ڕەنگە بەیانێکی زۆر زوو بێ بەیانیت باش ئەگەر لەوە دەست پێ بکەین سەرەتامێ سەرنجت بزانم لەسەرم بارەدۆخی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. زۆر سپاس بەیەوە سڵاوی خواتان لێبێ و بەیانیتان باش زۆر سپاس دکتۆر پێشەوەی بڕۆینە سەر چۆنیەتی خۆپارێزی یا خۆ چۆنیەتی ڕێکارەکان لە ڕووی سیستەمی تەندروستیەوە بۆ پارێزگاریکردن و کۆنتترۆلکردنی نەخۆشی کۆلێرا پێم خۆشە بەڕێزت وەکو پزیشکێک و شارەزایەک چ سەرنجێکت هەیە لەسەرم بارەدۆخی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە ساڵی 2022 و نەخۆشی کۆلێرا بڵاوە بێتەوە. بەڵێ زۆر بەداخن بەڕاستی لە کوردستانە جارێکی پێشتر لە یەکێک لە ڕاپۆرتەکانە ئاماژەی پێکرا نەخۆشی کۆلێرا لە وڵاتێکە بڵاوە بێتەوە بەداخەوە کە وڵاتێکی دواکەوتوو بێت وڵاتێکی هەڵوەشاوە بێ وڵاتێک بێت کە لە ڕووی ئاساییشەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە وڵاتێکی هەڵوەشاوە بێ و سەرباری هەموو ئەمانەش لە وڵاتێکا بڵاوە بێتەوە کە سیستەمی تەندروستەکەی سیستەمێکی تەندروستی سەقەت بێت سیستەمێکی تەندروستی خراپ بێت و بەداخەوەی کە بینین لە کوردستانە بەرپرسانی تەندروستی لە کوردستانە لە باشترین حاڵەتە خەریکی حزبایەتین خەریکی کوتلەکاری ناو حزبەکانن و لە خراپترین حاڵەتیشە بەڕاستی خەریکی بازرگانین و خەریکی کەسابەتن ئاگایان لە تەندروستی گشتی هاوڵاتیان نەماوە ئاگایان لە سیستەمی تەندروستی نەماوە و بۆیە لە وڵاتێکی ئاوهەیە کە گەندەڵی تا سەر ئێسقان ڕوو چۆ بێتە ناو جەستەی سیستەمی تەندروستی و سیستەمی سیاسی وڵاتەکەەوە کۆلێرا بڵاو بێتەوە بەداخەوە. کەواتە کاک دکتۆر ساڵی 2012 بەڕێزت پەرتووکێکە نووسی دەربارەی نەخۆشی کۆلێرا و هۆکارەکانی چارەسەرەکانی ئەو کات بۆچی ئەم کتێبەتان نووسی و بارەدۆخی ئەو کات چۆن بووە ئەو بابەتانیەوە کە وەکو پسپۆرێک لە سیستەمی تەندروستی خستانە ڕوو تا چەندێکی جێبەجێ کراوە یا خۆ دەتوانین بڵێن جێبەجێ نەکردنی بەشێک لەو بابەت و تەرحانە بووە ئێستاش ئێمە دیسان دەبینین ڕوبەڕووی ئەم حاڵەتە دەبینەوە. بەداخەوە بڵێ من لە ساڵی 2012 پرتوکێکم نووسی لەسەر ئەو بابەتە بەهۆی ئەوەی کە ساڵانی پێشتر لە سلێمانیا بە هەمان شێوەی ئێستا کۆلێرا بڵاو بووەوە و بەداخەوە سلێمانی و کەرکووک ببوون بە سەرچاوەی بڵاوبوونەوەی کۆلێرا لە سەرانسەری عێراقەوە لەو کاتەیە ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوەکانی تر قسەیان لەگەڵ ئێمەمانان کردوانی پسپۆریمان لە بوارەکە هەیە شارەزاییمان هەیە لە بوارەکە و ئێمە چەند ڕێنماییەک و چەند پێشنیارێکمان خستە ڕوو و تەنانەت پێشبینی ئەوەشمان کرد کە بەداخەوە دۆخەکە دووبارە ئەبێتەوە پێشبینەکەش هاتە دی لەو کاتەیەوە ئێستاش ئەیڵین بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا پەیوەندی بە ئاوی خواردنەوە هەیە ڕاستە سەوزە میوە خواردنەکانی در پەیوەندیان هەیە و ڕۆڵیان هەیە بەڵام فاکتەری سەرەکی لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا خواردنەوەیە و ئاوی خواردنەوەی سلێمانی بەداخەوە پیسە و زۆر جار جەنابان ئەزانن پەنگەکەی بۆنەکەی تامەکەی گۆڕانکاری بەسەردادێ و ئەمە شۆکارەکەی ئەوەیە کە سوپۆقڵی هەرچەی دووکان تێکڵی ئاوی سلێمانی دەبەریە بێ و ئەمە شۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشەکەیە بەداخەوە. کاتە کاک دکتۆر یانی نامێ بەڕاستی بابەتەکە تۆزێک بە سیاسی بکەم بەڵام بەداخەوە وای لێ دەدیانی ئەمێ بەڕێزت لەبەروەی هەموو پسپۆرێک هەم لە جیهانی دەرەوە وەروە بەشداریکردن لە دەیان کۆنفرانسی زانستی و پەیوەنددار بە بابەتی پێشکەوتنی بابەتە تەندروستیەکان لە جیهانە بەڕاستی ئێستا نەخۆشی کۆلێرا
بۆتە نەخۆشیەکان ئەسمە هەر باز بکرێ یان بەڕاستی ئیتر کۆتایی پێاتەوە یاخۆت تەنانەت لە کۆنفرانسەکان هەر ناویشی نایەنرێ. بەڕاستی ینی نەخۆشی کۆلێرا ئەمە قسەی من نییە کە من بەڕاستی بە توندی قسە لەسەر دەسەڵاتی سیاسیەکەم و خۆم بە ئۆپۆزیسیۆن نەزانم ئەمە قسەی تێکسبوکەکانی پزیشکیە هی سیستەمی تەندروستیە ئەڵێت لە هەرچی شوێنێکە گەندەڵی سیاسی هەبێت دەسەڵاتی سیاسی ڕووخا بێت دەسەڵاتی سیاسی لە خەمی تەندروستی هاوڵاتیانە نەبێت کۆلێرا بڵاوە بێتەوە ئەمە لە تێکسبوکی ئۆکسفۆردە نووسراوە قسەی من نییە جا بابەتەکان بەڕاستی زۆربیان هەمویان پەیوەندیان بەیەکەوە هەیە و بە بابەتی سیاسی و فاکتەری سیاسی فاکتەرێکی گرنگە لە تەندروستی مرۆڤ ئەگەر وڵاتێک گەندەڵی تیابێت ئیهمالی تیابێت پشتگوێخستنی تیابێت سیاسەکان خەریکی کەسابەت بن خەریکی گەندەڵی بن خەریکی دزی بن بەدڵنیایەوە نەخۆشی بڵاو بێتەوە بەدڵنیایەوە کۆلێرا بڵاو بێتەوە و لەسەر ئاسی چیانە بەڕاستی باسکردنی کۆلێرا بووە بە عیبەت تەنها لە وڵاتانەیە باسەکرێت کە وڵاتی دواکەوتون وڵاتی هەڵوەشاون وڵاتی گەندەڵن لە وڵاتێکی وەکو مۆزەمبیقا لە وڵاتێکی وەکو نایجیریایە کامیرۆنە هاییتی سۆمال لەم وڵاتانەیە کۆلێرا بڵاو بێتەوە بێ بەکێشە لە کوردستانە یعنی ئەوانەی کە بەرپرسانی تەندروستی دەمیان بکەیتەوەڵێن تەندروستی کوردستان لە ئاستێکی بەرزایە بەتایبەتی بەرپرسانی سلێمانی ئەڵێن سلێمانی یەکەمە لەسەر ئاستی عێراق فەرمودەی ئەوەتە ئەیبینین بە چاوی خۆمانەوە نەخۆشی سەدەکانی ناوەڕاست لە سلێمانیە بڵاو بێتەوە و لە شوێنەکانی تریشا بڵاو بێتەوە بەداخەوە و ئەمە من لە ڕێی کەناڵەکەی ئێوە ئەیڵێ من ساڵی 2012 مانوتەوە تا ساڵی 2020 ئەگەر ئەو هۆکارانەی کە لە کتێبەکەی منە باسمان کردووە ئیشی لەسەر نەکرێت لە ساڵی 2050 جارێکی تر کۆلێرا بڵاو بێتەوە بەداخەوە. دکتۆر ینی وێڕایی با بڵێن بەرپرسە پەیوەندیدارەکان بە تەندروستیەوە لە کۆتاییە باس لەوەکە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان یان فاکتەری سەرەکی بڵاوبوونەوەی کۆلێرا سەرچاوەی ئاویەکانە ینی بەڕاستی ئەوەندە زەحمەتە خاوێنکردنەوەی سەرچاوی ئاوی خواردنەوە لە ئێستادا یاخود بە جۆرێکی تر بپرسم سیستەمی تەندروستی جیهانی یاخود ئەو مەوادانەی لە ئێستادا بەرهەم هێنراون بۆ خاوێنکردنەوە ئەو ڕێکارانەی دەگیرێنە بەر بۆ خاوێنکردەوە ئەوەندە زەحمەت و قورسن کێمە لە هەرێمی کوردستان دەستمان پێیان نەگەشت پێ یاخود نەتوانین بەکاریان بێنین سەرچاوی خواردنەوەی هاوڵاتیان خاوێنکەینەوە. نەخت بە هیچ شێوەیەک زەحمەت نییە ئەمە یەکێکە لە هەرە بنەڕەتترین و سەرەکی ترین ئەرکەکانی هەر دەسەڵاتێکی سیاسی هەر حکوومەتێک لە دنیاە کۆمەڵک ئەرکی بنەڕەتی هەیە کۆمەڵک ئەرکی ئەساسی هەیە ئەوانەش دابینکردنی خزمەتگوزاری تەندروستیە دابینکردنی خزمەتگوزاری ئاوی خواردنەوەیە دابینکردنی پاک و خاوێنیە لە شارەکانەوە لە ناوچەکانی دیکەیە دابینکردنی سیستەمێکی باشی پەروەردەیە بەڵام بەداخەوە بەهۆی تێوەگڵانی بەرپرسانی سیاسی ئەم وڵاتە لە بازرگانیە ئەو خزمەتگوزاریانیان ئیهمال کردووە یعنی ئێمە بەرپرسان هەیە لە کوردستانە خەریکی بازرگانی دەبێ ئاوە ئەگەر خەریکی بازرگانی ئاو بێت و قازانج لەوە بکە کە ئاو بە دبە بفرۆشرێ و بۆتڵ بفرۆشرێ طبعاً ئاوی خواردنەوەی ماڵان پشتگوێ ئەخرێ بەرپرسمان هەیە لە کوردستانە بەرپرسە تەندروستیەکان بەتایبەتی خەریکی بازرگانی کەرتی تایبەتی تەندروستین خستخانی تایبەتیان هەیە کۆمپانیای دەرمانیان هەیە ئەگەرەوانە سەرقاڵی ئەو کەسابەتە بن بە دڵنیاییەوە کردی گشتی پشتگوێخەن بەرپرسمان هەیە خەریکی زانکۆی تایبەتە خەریکی قوتابخانەی تایبەتە ئەگەرە خەریکی ئەوانە بن بە دڵنیاییەوە قوتابخانەکان پشتگوێخرێ یعنی ئەوەی کە لە کوردستانە گوزارێ بە تەواوەتی پشتگوێخستنی کەرتی خزمەتگوزاریە ئیتر ئەوەی کە ئاوی خواردنەوە بێت پەروەردە بێت خزمەتگوزاری تەندروستی بێت ئەمەش وای کردووە کە ئەو خزمەتگوزاریانە بەڕاستی لە وەزعێکی خراپە بن بە باسی کارەباش هەر ناکەمەوە ناچمە سەر کارەباەوە جەنابتان خۆتان باشتر دەیزانن جا بەداخەوە ینی ئەوەی کە هەیە ئەمە ئەو خزمەتگوزاریانە خزمەتگوزاری بنەڕەتین و ئەساسین و سەرەکین و ئاسانن و هەر حکوومەتێک لە هەر وڵاتێکە تەنانەت حکوومەتی هایەتی حکوومەتی سۆمال حکوومەتی سوودانیش ئەتوانێت ئەوانە بکەن نەک ئیتر ئەم حکوومەتی ئێمە کە بەتەمایە دەوڵەت دروست بکات جا لەبەرەوە بەداخەوە ینی هیچ قورس نییە زۆر ئاسانە و بەڵام
يعني دەسەڵاتی سیاسی ئەو نخبە سیاسەیە کە لەسەر حکوومەتە لە کوردستانە لە قازانجێتی ئاوی ماڵان پیس بێت، لە قازانجێتی پەروەردە وێران بێ، لە قازانجێتی کردی گشتی تەندروستی بڕوخێ، لە قازانجێتی کردی کارەبا کردی گشتی کارەبا وێران بێ، بۆ ئەوی ئەو خۆی قازانج بکات، بە ئاوەکەی بفرۆشرێ، دەرمانە قاچاقەکەی سرف بکرێت، ئەو مۆلیدەی کە ئەو لە پشتێتی قازانج بکە. یعنی ئەمە هەموو شتەکان پەیوەندیان بەیەکەوە هەیە. من لە سەرەتایە وتم ینی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆلێرا و کۆرۆناش پێشەوە نەخۆشیەکانی دیکەش تەنها کێشەیەکی تەندروستی نییە، تەنها کێشەیەکی پزیشکی نییە. ئەگەر سەوزۆمیوە قەدەقە بکەین ئیتر تەواو کێشەکەت کۆتایی پێێت. نەخێر کێشەکە کۆتایی پێ نایە. ئەمانە کێشەیەکی ئاڵۆزن، کۆمەڵێک فاکتەری سیاسی ئابووری کۆمەڵایەتی هاوتەری لەگەڵ یەکتریە دروستیانەکات. واتە ئەگەر ئێمە نەچینن بنچ و بنەوانی کێشەکان و کێشەکە لە بنەڕەتەوە چارەسەر نەکەین بە هیچ شێوەیە قەدەغەکردنی سەوزۆمیوە، وێرانکردنی کێڵگەی سەوزۆمیوەی خەڵکی کاسبکاری کوردستان لە کێشەکە چارەسەر ناکات. ینی فەرموو وەرە تۆ ئەرگەکانی سەرشان جێبەجێ بکە، وەکو دەسەڵاتێک وەکو حکوومەتێک ئەنجا بچۆ یەقەی خەڵک بکرێەوە داوای پاک و خاوێنیان لێ بکە. دکتۆر بابەتێکی تر هەر پێوەست بە نەخۆشی کۆلێرا یاخود هەر نەخۆشیەکانی تریش لە جیهاندا باست لەوە کرد نەخۆشی کۆلێرا هی سەدەکانی ناوەڕاست یاخود بەلانی کەم و 200 لەمەوبەرێکە بێ لە جیهانی پێشکەوتووە نەخۆشیە نەماوە. چارەسەرەکانی واتە ئەگەر کەسێک ئێستا توش ببێت لە جیهانە سیستەمی تەندروستی چارەسەرەکانی نەخۆشی یاخود کۆرسەکانی نەخۆشی کۆلێرا لە جیهانە بە پێشکەوتووی هەن یان ئەکرێ بڵێن لەس بە شێوەی ڕێژەیەکی زۆر خەڵک بەدەر لە کەیسی تایبەت بەوەی کۆلێراوە نەمرێت. لە کوردستان هەڵسەنگانی بەڕێزت چۆن دەیبینێ و زانیارانەی بکەوێت کەوتبێتە دەستی تۆ یاخود چاودێریت کرد بێ ئاستی کوالێتی دەرمان یاخود چارەسەرکردنی نەخۆشی کۆلێرا چۆن هەڵدەسەنگێنی؟ بە شێوەیەکی گشتی ینی دۆخی دەرمان لە کوردستان ئەنجەنابێت باشترەی زانی، ینی لەوێن دۆخێکی زۆر خراپە. بەداخەوە ئێمە ینی خەمیە خۆم کام قسەیەکەم بەڕاستیەوە خەمێکی گەورەمەدادێ، ئازارێکی گەورەمەدادێ کە دەرمان کە ئەو داهێنراوە گەورەی مرۆڤایەتی بۆ چارەسەرکردنی ئازارەکانی خەڵک بۆ چارەسەرکردنی نەخۆشی کراوە بە کرستەیەکی بازرگانی بەرپرسە سیاسەکان دیسان گەڕینەوە سەر بابەتی سیاسی بازرگانە سیاسەکان ئەو کە بەرپرسانەی کە لەناو حزب سیاسەکان و بەناویان ناسین خەڵکی کوردستان ناوەکانیان بەناویان زانێ خەریکی بازرگانی ئەم بابەتە و بە قاچاق بە فەرمی بە قاچاق بەشدان شێواز ئەهێنە کوردستانەوە لەسەر خەڵکی کوردستانی سەخەکەنەوە و تووشی دەیان لە باتیەوەی چارەسەری نەخۆشی خەڵکی کوردستان کات خەڵکی کوردستانی تووشی دەیان نەخۆشی و شێرپەنجە تەنانەت شێرپەنجەش کردووە بەداخەوە ئەو بەهۆی ئەو هەموو دەرمانە قاچاق و کوالەتی خراپە. جا ینی ئەگەر بەنسبەت کۆلێراوە بە دیاریکراوی قسە بکەین کۆلێرا نەخۆشیەکە ئەبێت ڕێگری لێ بگیرێ، ینی یەکێکە لەو نەخۆشیانەی کە پرەنسیبی خۆپارێزی باشترە لە چارەسەر بەسەریا بە تەواوەتی ئەچەسبێت. یعنی ئەگەر تۆ ئاوی خواردنەوەکەت پاک بێت پاکوتەمیزی هەبێت لە وڵاتەکەیە ئاوی خواردنەوە تێکەڵ نەبێت بە زێراب ئاوی خواردنەوە تێکەڵ نەبێت بە ئاوی دەشتنەکان و ئەوانایە وەکەوەی کە لە ناوچەی سلێمانیە بینین. بابەتی بۆ نمونە سەهۆڵ، یعنی ئێمە زانین سەهۆڵ یەکێکە لە هۆکارە گەورەکانی بڵاوبوونەوەی کۆلێرا، یعنی ئەو ئاوە پیسەی کە تێکەڵ بووە لەگەڵ بەکتریای کۆلێرایە ئەکرێ بە سەهۆڵ و دواتر سەهۆڵەکە بەکارهێنرێەوە ئەمە یەکێکە لە فاکتەرە هەرە گرنگەکانی بڵاوبوونەوەی کۆلێرا. هاتنی گەشتیارێکی زۆر لە ناوچەکانی ناوەڕاست و خواری عێراقەوە بۆ ناوچەی دوکان بۆ ناوچەکانی دیکە گەشتیارەکانی تر بەبێ ڕەچاکردنی ڕێنمایە تەندروستیەکان ئەمە یەکێکی ترە لە هۆکارەکانی بڵاوبوونەوەی کۆلێرا. جا ینی ئەگەر ئێمە ئەم هۆکارانە چارەسەر بکەین و بنبڕیان بکەین چارەسەر پێویست نابێت لە ئەساسە، ینی پێویست ناکات ئەم نەخۆشیە ئەسڵەن ڕوو بدات، بەڵام ئەگە گەیشتە ئەوەی کە ڕوو بدات بەڵێ چارەسەر هەیە. خۆشبەختانە نەخۆشی کۆلێرا نەخۆشیێکی بەکتریە ڤایرۆس نییە توانی چارەسەری بکەی، بەڵام چارەسەرەکەی زەحمەتە بە تایبەتی لەوانەیە کە لە منداڵن لە تەمەنێکی زۆران یانەوانەی نەخۆشی دیکان هەیە جستیان لاوازە
بەداخەوە نەخۆشی کۆلێرا بێتە هۆی گیان لەدەستان و نەخۆشی کۆلێرا بێتە هۆی لەدەستدانی گورچیلەکان وەستانی گورچیلەکان بەهۆی ئەوەی ئەو هەموو ئاوشلەمەنیە مرۆڤەکە لە دەستیەدات جا لە کاتی توشببوونی کەسەکە بە نەخۆشی کۆلێرا زۆر گرنگە کە ئەو شلەمەنی و ئاوەی کە لە دەستیەدا بەهۆی سپچون و ڕشانەوەکەوە زیاتر سپچون هەڵبەتە ئەبێ بە زووترین کات داخلی خەستەخانە بێت و مغەزی بدرێتێ و ئەو ئاو شلەمەنی کە لە دەستی داوە دووبارە پێی بدرێت بەتابەتی لە مناڵە ئەمە بەڵام بەداخەوە بینین لە کوردستانە تەنانەت لە بنکە تەندروستیەکانیشە ئەو دەرمانی کە پێڵێن ORS مغەزیەکە بەدەمەوە لەڕێی دەمەوە ئەدرێ بە مناڵ ئەوەشمان نییە لە بنکە تەندروستیەکانە لە کوردستان فەرموو چۆ بنکەیەکی تەندروستی ئەوە دەست ناکەوێت یعنی ئەمە کێشەکە کێشەی سیستەمی تەندروستی ئێمە لە کوردستانە ئەوەیە بەرپرسانی تەندروستی خەریکی بازرگانین خەریکی دروستکردنی خەستەخانەی تایبەتن خەریکی کۆمپانیایی دەرمانن لەولاوە بنکە تەندروستی و خەستەخانە گشتەکانیان پشتگوێ خستووە فەرموو بڕۆ خەستەخانەی شار فەرموو بڕۆ خەستەخانەی شەهید دکتۆر شەهید هێمن لە سلێمانی هیچی تیان نییە کارمەندەکانی موچیان نادرێتێ دەرماڵیان نادرێتێ دەرمانی بۆ دابیت ناکرێت تەنها لەبەرەوە کارێکیش ئەوەیە کە خەڵک لە خوشخانە گشتەکانی لە بەرچاو بکەوێت بێزی بێتەوە لەوەی کە بچێت بۆ خەستەخانە گشتەکان بۆی ناچار بێ بچێت لە خەستەخانە تایبەتەکانی ئەوانە پارەی خەلچکا و ئەوان دەوڵەت دامەیە بەڕاستی وەکوتم چارەسەر خۆپارێزیە لەسەر ئاستە پزیشکەکەی بەڵام لەسەر ئاسی سیستەمی تەندروستی بەڕاستی چارەسەری کۆلێرا بە تەنها بنکردنی گەندەڵی و لابردنی ئەو گەندەڵکارانە ئەکرێت کە لەسەر سیستەمی تەندروستی کوردستانە خۆیان کردووە بە دەسەڵاتدار و وەزعی دۆخی تەندروستی کوردستانیان گەشتوونەتە ئەوەی کە هیوا بە وڵاتێکی وەکو سۆمال و هایتی و مۆزەمبیق بکەیت. زۆر باشە دکتۆر دەستەکانت خۆش پێ یعنی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکان بەس لە کۆتایە ئەم جاریان بەڕاستی ئەمێ هەر پرسیارێکی سیاسی بکەم. ئەم بارودۆخەی کێساکە هاتووە لە کۆتایە ئەم زانیاریانە لە ڕێگەی راپۆرتەکانی تەندروستی جیهانی و لایەنە پەیوەنددارەکانەوە با بڵێن بە جیهانی ئەکرێن دەچێتە ناو زۆربەی ناوەندە زانستیەکانەوە. چ نیشانەیەکی پرسیار لەسەر سیستەمی تەندروستی سیستەمی دەسەڵاتداری هەرێمی کوردستان دروستە بێ یاخۆت چه گرفتێک چه خاڵێکی لاواز لەسەرێمە لە پۆینتێک لەسەرێمە ئەنووسرێت لە کۆتایە کە لە ساڵی 2022ەوە خەریکە 22 نیوە زیادی ڕۆشتووە نیوە بووە کە ئێمە سیستەمی تەندروستیەکەمان بەم شێوەیە یعنی لە کۆتایە حرمەتی تەندروستی ئێستەی هەرێمی کوردستان لە جیهانە چۆن هەڵسەنگانی بۆ دەکرێت؟ وڵای شتێک نەماوە بەناوی ینی شتێک نەماوە لە کوردستانە بەناوی سیستەمی تەندروستیەوە نیەوەی کە هەیە ئەتوانم بڵێم هەڵوەشاوەتەوە ئەوەیشی هەبوو پێشتر ئێستا بازرگانەکانی بواری دەرمان و بواری خەستەخانەی تایبەت کە ئێستا بەرپرسن لە سیستەمی تەندروستی هەر لەسەرەوە بیگرێت لە وەزیری تەندروستیەوە بیگرێت تا بە ڕێبەرگشتەکان هەرمویان دەستیان تێکەڵ کردووە لەگەڵ بازرگانی و تێوەگلاون لە بازرگانی دەرمان و کەرەستەی پزیشکی و خەستەخانەی تایبەت ئەمە خاڵێکی نەگەتیڤە بۆ ناوبانگی هەرێمی کوردستان نەک لەسەر ئاستی تەندروستی بەتەنها لەسەر ئاستی سیاسی لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر ئاستی ئابووری لەسەر ئاستی فەرهەنگی لەسەر ئاستی گەشتیاریش ینی خەڵکێک وڵاتێک ئەگەر تۆ کۆلێرای تا بڵاو بێتەوە لە سدەی 21 لە ساڵی 2022 ئیتر خەڵک گەشتیار ڕووی تێ ناکات ینی بەداخەوە دا ئەمە خاڵێکی نەگەتیڤە و یعنی ئەمە ئەچێتە سەر هەموو ئەو خاڵە نەگەتیڤانەی کە شارەزایانی بوارەکە لە ناوەی کوردستان باسییان کردەوە لە دەرەوەی کوردستانیش ینی خەڵکی دڵسۆزمان هەیە کە با بڵێن ئەیانەوێت دۆخی کوردستان باشتر بکرێت بەڵام بەداخەوە گوێ ناگیرێت و وەکوتم بەرژەوەندی تێکەڵکراوە بە سیاست. بڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر گۆران عەبدوڵڵا پسپۆر لە سیستەمی تەندروستی لە وڵاتی بریتانیا لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت. ئومێد دەکەین بەڕاستی هاوڵاتیان پێشەوەی حکوومەت خەمیان لێ بخوا خۆیان خەمی خۆیان بخۆن
ڕێنمایی پزیشکەکان جێبەجێ بکەن باسییان لە کوڵاندنی ئاو کرد وەروە جوان شۆردنەوەی ئەو بەروبوومانەی کە دێتەوە ماڵەوە وەروە دەست شۆردن لە کاتی چوونە دەرەوە و دەزان لە شوێنی با بڵێن پیسپۆخەڵ بە ئومێدی ئەوەی تەندروستێکی باشتان هەبێ و هەروەها باسیشان لەوە کرد لە قۆناغەکە مەترسیدار نییە چارەسەرکردن و کۆنتترۆلکردنی ئاسانە ئەوەندەی پێویستمان بۆ وەشاریە باوانە لی بترسین کۆلێرا ڕەنگە ساڵانی 1970 و 1970ەکان مەترسی بوو بێ لەسەر سیستەمی تەندروستی جیهانی و ژیان بەڵام لە ئێستایا خۆشبەختانە ناسراوە چارەسەرەکانی ڕۆنن و ڕێکارەکانی پێشتر گیراونەتە بەر مێ دەکەێنم قۆناغەش تێپەڕ بێت وەروەها تەندروستێکی باشیش بۆ هەموو لایەک. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخواتان نەسپێن خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.